لەبێت میوان لە کەناڵی SPUHD سەربازان کۆی پۆلیتەکنیکی سلێمانی ڕووماڵی یەکەمین سیمپۆزیمی هاوبەشی سەنتەرەکانی جێندەرناسی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان لە سلێمانیەکەین لەژێر ناونیشانی پرسی ژن لە کایەکانی میدیا ئابووری ڕامیاری یاسا. سەرەتای ئەم کۆنفرانسا بە وتەی بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەست پێ دەکات. پاشان وتەی بەڕێز خات و دڵپاک تاهیر بەڕێوەبەری سەنتەرەکانی یەکسانی جێندەر لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پاشان کردنەوەی سیمپۆزم لەلایەن دکتۆر هەناو بەڕێوەبەری سەنتەرەکانی یەکسانی جێندەر لە زانکۆی جیهان. ئەم کۆنفرانسە لە 4 پانێڵ پێکاتوە. پانێڵی یەکەم تایبەتە بە پرسی ژن لە ناوەندی بڕیاردا، هەروەها پانێڵی دووەم تایبەتە بە پرسی ژن لە بواری ئابووری و بازرگانی، هەروەها پانێڵی سێمان تایبەتە بە پرسی ژن لە پرۆسەی هەڵبژاردن و پانێڵی چوارەم تایبەتە بە ژن لە ناوەندی میدیادا. ئێستاژە چینە لای خات و دڵپاک تاهیر بەڕێوەبەری سەنتەرەکانی یەکسانی جێندەر لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بەخێربێ خات و دڵپاک. سپاس. نەپشیت. سەرەتا پیرۆزبایی کردنەوەی سەنتەرەکەتان لێکەم. گرنگی کردنەوەی ئەم سەنتەرە لەم کاتەدا گرنگیەکەی چی بوو؟ پێش هەموو شتێک من پێم خۆشە سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بکەم لەسەر دەرکردنی بڕیارێک بۆ کردنەوەی سەنتەرەکانی جەندەر ناسی لە هەموو زانکۆکانی کوردستانە. بۆ خۆی ئەمە هەنگاوێکی هەم مەدەنیانەیە و هەم بڕیارێکی زۆر گرنگە بۆ تێڕوانین لە پرسی ژن لە کۆمەڵگەی کوردیە. بێگومان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ژۆکو یەکێک لەو زانکۆیانە پابندبوونی خۆی بۆ بڕیارەی وەزارەت دەربڕیوە بڕیاری کردنەوەی سەنتەری یەکسانی جەندەریدا لە کۆتایی مانگی شوباتە. بێگومان لە سەرەتای مانگی ئازارە ئێمە دەستمان بەکارکردن کرد. ئەمەی کە ئێمە ئەیبینن لەم مانگەیە دووەم چالاکیمانە کە ئەنجامی ئەدەین بە هیواین بتوانین لەم سیمپۆزیۆمەیە تاوتوێی کۆمەڵی پرسی زۆر گرنگ بکەین لەو پرسانەی کە بوونەتە ئاستەنگ لە بەردەم کللتوری یەکسانی جەندەری لە کۆمەڵگەی کوردیە. ئەجەندای کارەکانتان لە هەنگاوی داهاتوە؟ بێگومان ئەجەندای ئێمە ئەجەندایەکی قورس ئەبێت لەبەرەوەی ئەمە هەم زانکۆین و هەم لە کۆمەلگایە کە ئەژین کە پرسی ژن ڕوبەڕووی مەترسی گەورە بۆتەوە. بۆیە من پێم وایە ئەو ئەرکانی کە لەسەر شانی ئێمەیە ئەرکێکی قورس ئەبێ لە داهاتوە و بەپێی توانەکانی خۆمان ئێمە هەوڵ ئەدەین پەنجە لەسەر ئەو خاڵانە دابنین کە هۆکاری سەرەکین بۆ نایەکسانی نێوان ڕەگەزی نێرومێ. چونکە ئەوەی کە ئێمە تێبینی ئەکەین بەشێک لەو کللتورە باوەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە بەشێکیان پەیوەندی بە دابوونەریتی کۆمەڵایەتی، بەشێکی پەیوەستە بە ئاین، بەشێکی پەیوەستە بە یاسا و بەشێکیشی نائەکتیڤی یان خەمساردی میدیاکانە لە کوردستانە بەرامبەر بەو پرسە گرنگە. خات و دڵپاک وەکە بینین ئەمڕۆ کارێکی هاوبەشتان کردووە لەگەڵ زانکۆی جیهانە. ئایا پلانتان چیە بۆ ئەوەی کە بەردەوام کاری هاوبەشتان هەبێت و پەیوەندیتان لەگەڵ سەنتەرەکانی ترا چۆنە کە هەرچەنە تازە دامەزراون؟ ئێمە یەکێک لە ئەمانجەکانمان ئەوەیە و هەر ئەبێ وابێ هەموو سەنتەرەکانی یەکسانی جەندەری لەسەر جەم زانکۆکانە ئەبێ هەماهەنگ بن لەگەڵ یەکترە وەکو هەنگاوی یەکەم وەکو لایەنێکی ئەکادمی و جگەلەوەش ئێمە ئەبێ دەرگامان واڵا بێ، ئەمە ئەبێ دەست درێژکەین بۆ هەموو ئەو ڕێکخراوانەی کە خەمخۆری ئەم پرسن، بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە خەمی ئەم پرسەدان. بۆیە ئێمە ئەگەر خۆمان قەتیسکەین تەنها لە ناو زانکۆی پۆلیتەکنیکە کار بکەین لەسەر پرسی یەکسانی جەندەری پێم وابێ ئێمە سەرکەوتوو نابین، لەبەرەوە دەرگا ئەکەینەوە بەڕووی هەموو تواناکانە و ئەبێ هەموو کارەکانیشمان بە هەماهەنگی بێ بۆ چونکە پرسی ژن لە هەموو کایەکانە لە کۆمەلگای یەک پرسە و کێشەکانیشی بە هەمومان چارەسەرەکرێ. بۆیە لێرەوە من بەرە بە فرسەت دەزانم کە ئەوە ڕابگەێنم سەنتەری یەکسانی جەندەری لە زانکۆی پۆلیتەکنیک دەرگای واڵایە بۆ هەموو هاوکاری و بۆ هەموو هەماهەنگیەک. زۆر باشە دڵپاخان، پلانتان چییە کە ئەم سوودەکانی ئەم کۆنفرانسە ئەنجامەکانی ئەم کۆنفرانسە چۆن بخەنە بوارەکانی جێبەجێکردنەوە؟ ئێمە دوای تەوابوون ئەم سمپۆزیۆمە دوایەوەی کە گوێلەتەوەرەکانە گرین بێگومان هۆکارەکانی بڵاوبوونەوەی کللتوری نایەکسانی ئەبیستین
دوای ئەوە هەوڵ ئەدەین لە دەرەنجامی دیاریکردنی ئەو هۆکارانە بیر لە چارەسەرەکانی بکەینەوە بەڕێگەیەکی ئەکادیمی زانستی بۆی دوای ئەوە بە کردار ئێمە هەوڵی چارەسەرکردنیان بدەین بێگومان من دڵنیام کە هەموو پرسەکان بە سنتەرەکانی یەکسانی جەندەری چارەسەر ناکرێ ئێمە پێویستمان بە دەستە جەمعیەکی گەورە هەیە پێویستمان بە هەرەوزی و هاوکاری هەموو کۆمەلگا هەیە بە حکوومەت بە پەرلەمان بە حیزبە سیاسیەکان و هەروەها بە ژنانی ئەکتیڤیست لە بوارەکەی خۆیانە هەمومان ئەتوانین ئەم پرسە تاوتۆ بکەین و چارەسەری بۆ بدۆزینەوە. هۆکاری ئەو چوارلایەنە کە هەڵتان بژاردووە ئەمڕۆ هۆکاری چی بکە جەختان کردووە سەر پرسی ژن لە بواری میدیا ڕامیاری ئابووری یاسا. چوارکایی زۆر گرنگن ئەم چوارکایی کە ئێمە هەڵمان بژاردووە ئەتوانین بڵێم کۆڵەکە گرنگەکانی ئەو کێشانن کە ئێستا ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە بۆ نمونە ئەگەر بێت و سەیری کایی یاسا بکەین ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستانە یاسایەک نییە کە بڵێ ژن ئەبێ پلە دوو بێت ئەبێ تابعی پیاو بێ بەڵام لە جێبەجێکردنی یاساکانە ئێمە کێشەی زۆر گەورەمان هەیە ئەمە ژوای کردووە زۆر جار یاسایەک دەرەچێت دابوونەریتێکی تر دێتەوە دژی یاساکە ئەوەستێتەوە یاساکە بە شێوەیەکی ئەکتیڤ ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و جگەلەوە چەندین یاسای تر هەیە لە کۆمەلگایە پێویستە دەسەڵاتی یاسادانان بیر لە دەرکردنیان بکاتەوە یان بیر لە گۆڕینیان بکاتەوە ئێستا ئەمە لە کوردستانە کۆمەڵی یاسامان هەیە ڕاستە باز لە پاراستنی خێزانەکە بەڵام لەلایەکی کەشەوە نایەکسانی بەرامبەر بە مافەکانی ژنان تایە وەکو یاسای سزادانی عێراقی و یاسای باریکەسێتی پێویستی بە گۆڕانکاریە بێت. میوانە بەڕێزەکان بەخێر بێن بۆ یەکەم سیمپۆزیۆمی سنتەرەکانی جێندەر لە هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان کە تایبەتە بە پرسی ژن لە کایەکانی میدیا، سیاسەت، ئابووری، یاسا. سەرەتای سیمپۆزیۆمەکەش بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی داکۆکیکار و خەمخۆری پرسی ژنان و مرۆڤایەتی جەنابی مامجەلال و سەرجەم شەهیدانی نێوبزوتنەوەی نەتەوایەتی و ژنانی شەهید و بێسەروشێنی ئێزیدی و هەموو ئەو ژنانی کە بوونە قوربانی عەقلی دۆگما و دواکەوتی کۆمەڵ دەست پێ یەکەین. فەرموون. 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 لێ کادا سرم سەری کرماشانە و شان و ملم شان و ملی قامیشلووە لێ کادا ئامەد سنگمە و کەرکوب دڵمە و گەرمێن قاچمە و سلێمانیش چاوەکانمە. بەڵێ لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ پێکەوە لەسەر پرسەکانی ژنان گفتوگۆکەین بە عەقڵێکی ئەکادیمی و زانستیەوە 50 خینە سەر کێشەکان بیر لە چارەسەرکردنیان دەکەینەوە. دەستپێکی کارەکانمان بە وتاری هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ئالان فەریدون با بفەرمێ. بەیانیتان باش بەڕێزان ژنان و پیاوان مامۆستایان و توێژەرانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێزان سەرۆک زانکۆکان برای بەڕێزم کاک دکتۆر ومێد سەرۆکی زانکۆی جیهان لە سلێمانی میوانانی بەڕێز ئامادەبووان سڵاوی بەهار و ڕاپەڕین و زانستان لێبێت. ئەمڕۆ خۆشحاڵین بە یەکەوە زانکۆی جیهانی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوکاری برای بەڕێزم دکتۆر ومێد هەردوو سەنتەری یەکسانی جێندەر و یەکەمین چالاکی زانستی ئەنجام دەدەین لە یادی هەشتی مارسدا. بەڕێزان هەمیشە وتومانە زانکۆ بەرزترین ئاستی زانستی و ڕۆشنبیریە و هەمیشە بەشێکی دانەبراوە لە کۆمەڵ. ئەمڕۆ ژنان و پیاوان بە یەکەوە کار دەکەین بۆ زیاترکردنی بیر و هزری ڕۆشنبیری گەلەکەمان بۆ بابەتە هەستیارەکان. ڕۆڵی ژن یەکێکە لەو بابەتە گرنگانە. ئەمڕۆ خۆشحاڵین کە سیمپۆزیۆمی پرسی ژنان لە کایەکانی میدیا، ئابووری، یاسا و ڕامیاری باس دەکەین هەمومان
بۆ بنیاتنانی کۆمەڵێکی ئازبەرز لە فکر و لە ڕۆڵی ژنان. ئەمڕۆ ژنان ڕۆڵی خۆیان دەبینن لە ناو کۆمەلگادا. هیوادارین هەمیشە بەیەکەوە کار بکەین بۆ سەرخستنی ئەم بابەتە گرنگە. هەر لێرەوە سوپاس و پیرۆزبایی لە سەرجەم فەرمانبەران و مامۆستایان و خوێندکاران دەکەم لە هەردوو زانکۆ، لە سلێمانی و لە کوردستان، لە ژنان و کچان کە بە خۆشحاڵیەوە لە زانکۆی ئێمە ڕێژەیان زۆرترە لە ئێمەی پیاو. پیرۆزبایی 8 مارسیان لێ دەکەین. پیرۆزبایی لە هەمووتان دەکەین، پیرۆزبایی یادی ڕاپەڕینتان لێ دەکەین. سپاس بۆ ئەو پیاوانەی کە ئێمە دەپارێزن لە هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر و پۆلیس. سپاس بۆ ئەو پیاوانەی کە ئاسایشی سلێمانی دەپارێزن. سپاس بۆ لیژنەی ڕێخەری سیمپۆزیۆم. پیرۆزبایی لە هەردوو سەنتەری یەکسانی جێندەر دەکەم. دەستخۆشی لە هەردوو خوشکی بەڕێزم دەکەم بەڕێوەبەرەکانی سەنتەری یەکسانی جێندەر لە هەردوو زانکۆ، دکتۆرە هەنا و مامۆستا دڵپاک. سپاس بۆ ئێوەی ئامادەبوان ئەمڕۆ بۆ پشتگیری لە پرسی ڕۆڵی ژنان لە ناو کۆمەڵە. ئێوەش هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس. زۆری نەماوە بێتە بەر نەمامی هەوڵ و خەباتم، لە داگیرکەر پاک بێتەوە خاکی پیرۆزی وڵاتم. چەکدا دەنێم گۆچانەکەی جارانم هەڵدەگرمەوە، تۆ هەر بێری بە من هەر شوان فریشتەی تاسە و ئاواتم. وتاری سەنتەری جێندەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەلایەن بەڕێز مامۆستا دڵپاک تاهیر بەرپرسی سەنتەرەکە دەخوێنرێتەوە. با فەرمێن. میوانە بەڕێزەکان، یەکەمین سیمپۆزیۆمی سەنتەرەکانی جێندەرناسی لە هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان لە سلێمانی. هەموو لایەکتان بەخێر بێن. بە هیواین هاتنتان ببێت تەمایی گەشەپێدانی ئاستی زانست و زیاتر قوڵبوونەوە لە چەمکی جەندەر و پرینسیبەکانی یەکسانی جەندەری. لای هەمووان ئاشکرایە بڵاوبوونەوە و گەشەسەندنی کللتوری نایەکسانی نێوان مرۆڤەکان بەگشتی و نێوان ژن و پیاو بە تایبەتی یەکێکە لەو پەتا قورسانەی کە زۆر کۆمەڵگای بەرەو لێواری دواکەوتویی و بێتوانایی و پراوێز خستن بردووە. کۆمەڵگای ئێمەش بەدەر نییە لەو کللتورە ناڕەوایە. بە گیانی هەستکردن بە لێپرسراوێتی مێژوویی بەرامبەر بۆ پرسە هەستیارە، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری کردنەوەی سەنتەری دیراسەکردنی پرسی یەکسانی جەندەری لە سەرجەم زانکۆکانی کوردستان دەرکرد. ئەم بڕیارە لە کاتێکدا دەرکرا کە پرسی نایەکسانی جەندەری لەم هەرێمە هەموو دام و دەستگا حکومی و ڕێکخراوە مەدەنی و تەنانەت کەسانی خەمخۆری خستە ژێر پرسیاری مەترسی بەرزبوونەوەی بەردەوامی داتاکانی توندوتیژی و هەڵوەشانەوەی خێزان و دابەزینی ئاستی پرۆسەی هاوسەرگیری و پاشەکشەکردنی پێگەی ژن لە سێکتەرەکانی حیزب و حکومەت و سەرجەم کایەکانی تردا. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەکێکێک لە زانکۆ زیندۆکانی هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بەو بڕیارە گرنگەی وەزارەت دەربڕی و لە سۆنگەی هەستکردن بە گرنگی بوونی ئەو سەنتەرە لە ڕۆژی 3 شوباتی 2019 بە فەرمانێکی زانکۆیی سەنتەری یەکسانی جەندەری ڕاگەیاند. دەرکردنی ئەم بڕیارە جگە لە بایەخی زانستی چەندین بایەخی تری بۆ پێگەی زانکۆ و شێوازی ئیدارەدان و ئایندەی کۆمەڵگایەکی مەدەنی دەبێت. ئامانجی ئەم سەنتەرە بریتیە: یەک، بڵاوکردنەوەی کللتوری یەکسانی مرۆڤەکان بەگشتی و یەکسانی جەندەری بە تایبەتی. دوو، ئەنجامدانی توێژینەوەی زانستی بۆ سەرجەم ئەو ئاستەنگانەی کە ڕێکگرن لە بەردەم یەکسانی جەندەریدا. سێ، هاوکار دەبین لە چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی بەردەم پرۆسەی ئازادی ژن و مافەکانیان.
4 ڕێزگرتن لە سەرجەم دید و بۆچوون و تێڕوانینە جیاوازەکان واشیکردنەوەیان بە شێوازی زانستی و ئەکادیمی. 5 هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی کللتوری یەکتر قبولکردن. 6 دیدی ئێمە تێڕوانینە بۆ مرۆڤ بە جیاوازی پێکهاتەی بایۆلۆجی و یەکسان لە ئەرکومافدا. ئەجەندای داهاتوومان بریتی دەبێت لە یەکێک لەو ئەرکە هەنووکەیانەی ئێمە دیراسەکردنی پاشەکشەی ژن دەبێت لە ناوەندەکانی بڕیاردا. 2 دیراسەکردنی جۆرەکانی توندوتیژی بە ئامانجی دیاریکردنی چارەسەرەکان و کەمکردنەوەیان. 3 دیراسەکردنی بارودۆخی ژنانی قوربانی نێو شەڕی خۆبەخۆی کوردستان، ئەنفالەکان، شەڕی تیرۆر لە ڕووی دەرونی و ئابووری و کۆمەڵایەتیەوە و چۆنێتی کاراکردنیان لە نێو کۆمەڵگا. 4 کاری جددی ئەەکەین بۆ چەسپاندنی بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە گرتوەکان کە کار بۆ پاراستن و بەهێزکردنی ژن ئەکات لە ناوەندی بڕیاردا لەو کۆمەڵگایانەی کە شەڕ و ململانەی ناوخۆ ئاستەنگی بۆ دروست کردوون. 5 سنتەری جەندەر بۆ بەرزکردنەوەی تواناکانە، بۆ بڵاوکردنەوەی کللتوری یەکسانی و پیرۆزی ئینسانە، هەماهەنگی و کارکردن لەگەڵ هەر کەسایەتی و ئۆرگان و ڕێکخرا و دام و دەستگایەک کە لە خەمی پرۆسەی یەکسانی جەندەریدا بێت ئامانجمانە. نۆبەرەی ئەم ئەرکەشمان ئەنجامدانی ئەم سیمپۆزیۆمەیە کە لەگەڵ سنتەری جەندەری زانکۆی جیهان لە سلێمانی ئەمڕۆ پێکەوە ئەنجامی ئەدەین. بەڵێ ئێمەش لە کۆتاییدا وتارەکەمان بە پەیامەکەی بەڕێز قوبات تاڵەبانی بە هەند وەردەگرین کە لە ڕۆژی 8 مارسدا بڵاوی کردەوە کاتێک گوتی بێبەشکردنی ژنان لە هەر مەیدانێکدا بێبەشکردنی ژنان لە هەر مەیدانێکدا بێبەشکردنی وڵاتە لە نیوەی توانە مرۆیەکانی. بە هیواین لە ئاست ئەو بەرپرسیارەتە سەربەرز و پڕبەرهەم بێن و جارێکی تر بەخێر بێن. سوپاس بۆ گوێگرتن و ئامادەبوونی هەموو لایەک. سپاس بۆ خات و دڵپاک. ئێستاش دکتۆرە هەناو حەسەن محەممەد خان بە وتەیەک سەرەتای سیمپۆزیۆمەکە دەکاتەوە. با بفەرمێ. سڵاوتان لێبێ و دووبارە هەموو لایەک بەخێر بێن بۆ یەکەمین سمپۆزیۆمی هاوبەشی نێوان هەردوو زانکۆی پۆلیتەکنیک و زانکۆی جیهان سلێمانی کە لەلایەن هەردوو سەنتەری جەندەرەکان ڕێکخراوە. بە ناوی هەردوو سەنتەرەوە سپاسی سەرۆکایەتی هەردوو زانکۆی پۆلیتەکنیک و زانکۆی جیهان سلێمانی دەکەین کە زۆر بە دڵسۆزانە و زۆر بە بایەخەوە هاوکارمان بوون لە بە ئەنجامگەیاندنی ئەم سیمپۆزیۆمە. و بە ناوی زانکۆی جیهان سلێمانیەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی زانکۆی پۆلیتەکنیک دەکەین بە بۆنەی دامەزراندنی سنتەری یەکسانی جەندەر. هیوادارین وەک هەمیشەیان سەرکەوتوو بن لە بەدیهێنانی ئامانجە زانستی و ئەکادیمەکان. وەک دەزانن سیمپۆزیۆمەکە لە 4 پانێڵ پێک هاتووە و هەر پانێڵێک لە بوارێکی تایبەت وەک بوارەکانی میدیا، یاسا، ئابووری، ڕامیاری و هەر پانێڵێک دوو تەوەری جیاواز لە خۆی دەگرێت تایبەت بە تۆپیکی پانێڵەکە و بۆ هەر پانێڵێک 45 خولەک دانراوە. لە کۆتایی هەر پانێڵێکدا لەلایەن مدیرەیترە بەڕێزەکانەوە هەوڵ دەدرێت کەڤەری سەرجەم پرسیار و سەرنج و تێبینەکانی ئێوە بکرێت تاوەکو بە هەردوولا هەم ئێوە وەکو بەشداربووان و ئامادەبووان هەم لەلایەن پانێڵستە بەڕێزەکانەوە سیمپۆزیۆمەکە بە ئامانجەکانی خۆیان بگەێنن کە بریتیە لە وەرگرتنی کۆمەڵێک زانیاری چڕوپڕ لەسەر واقعیەت و هەلومەرجی ئێستای ژن لە هەر یەکێک لەو کایە جیاوازانەدا و زانینی پێگە و ئاستی بەشداربووانی ژن لە هەر یەکە لەو بوارانەدا و هەروەها ئامانجێکی تری ئەوەیە کە کۆمەڵێک پرسیار و سەرنج و تێبینی لە زیهنی هەر یەک لە ئێمەیە بروژێنرێت تاوەکو بێت بە سەرەتایەک بۆ چالاکی و پرۆژەی باشتر لە داهاتوودا یاخودلانی کەم ببێت بە بیرۆکەیەک بۆ تۆپیکی توێژینەوەیەکی زانستی کە لە خزمەتی هەر یەک لەو بوارانەدا بێت.
دەمەوێت سپاسی هەر یەک لە پانێڵیستە بەڕێزەکان بکەم کە هەر لە سەرەتاوە بە ئامادەباشیەوە هاوکاریان کردین لە بەشداریکردنیان بە زانیاریەکانیان بۆ دەوڵەمەندکردنی ئەم سمپۆزیۆمە و زۆر بە تایبەت سپاسی ئەو پانێڵیستە بەڕێزانە دەکەین کە لە دەرەوەی هەردوو زانکۆوە تەشریفیان هێناوە و هاوکارمان بوون لە بە ئەنجامگەاندنی ئەم سمپۆزیۆمە تاوەکو بە ئەزمونە جیاوازەکانی خۆیان بە زانیاریە ورد و چڕەکانیان سمپۆزیۆمەکەمان دەوڵەمەند بکەن. من زیاتر لە کاتتان ناگرم چونکە ئێستا ئیتر کاتی پێشکەشکردنی پانێڵەکان هاتووە. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمەتان بەخشی. بەڕێزان، پانێڵی یەکەممان لەژێر ناونیشانی ژن لە ناوەندی بڕیار لەلایەن بەڕێز دکتۆر زانا جەلال بەڕێوەبەری پانێڵ با بفەرمێ بۆ بەڕێوەبردنی پانێڵەکە. بەڵێ بەڕێزان، بەردەوامین لە ڕووماڵکردنی یەکەمین سمپۆزیۆمی هاوبەشی سەنتەرەکانی جێندەرناسی لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان لە کەناڵی SPUHD سەر بە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی. لە ئێستادا وتارەکان کۆتاییان پێ هاتووە. پاشکەمێکی تر پانێڵی یەکەم دەست پێکە لە ژێر ناونیشانی پرسی ژن لە ناوەندی بڕیاردا. ئێستا میوانداری بەڕێز لەتیف حسێن توێژەر و ڕۆژنامە نووسمان کردووە. بەخێربێ کاکلێت. کاک لەتیف، وەکو بینیمانە میدیا لە تەواوی جیهاندا نەیتوانیوە بەو ئەرکە ڕاستەقینەی خۆی هەستێت لە کۆمەلگا وڵاتانی تردا ئاراستەکەی جیاوازە. ڕای بەڕێستان لەم بارەیەوە؟ بەڵێ لە ڕاستیدا پرسی ژن لە ناو میدیا و لە ناو کۆمەلگەیە. ئێمە دووسێ ڕۆژێک پێش شێشتە لە هەستی مارسە ڕۆژی جیانی ئافرەتانمان کرد. خۆی ئەسڵەنەوە ڕۆژە بەوە بوو کە ژن ئیتی وردە وردە وا بکە کە لە ناو کۆمەلگەدا ڕۆڵی فعلی هەبێ، نەچەوسێنرێتەوە و غەدری لێ نەکرێ. بەڵام وردە وردەوای لێ هات لە هەشتی مارس و ڕۆژەکانی تریژ وردە و دەژن بتوانەوە پێگە و ڕۆڵی کە لە ڕاستیدا وەکوی کە کوردی خۆمان دەڵە نیوەی کۆمەلگەیە، ئەو ڕۆڵە نیوەی کە کۆمەلگەی ڕۆڵی تیا دەبینینەوە ڕۆڵیان هەبێ. بۆیە ئێمە دەبێت میشە قسەمەکە لەسەرەوە بێ. ئێمە قسە لەسەرەوە نەکەین ئەمە ژنە یا ئەمە پیاوە، چونکە دوجار ئەمە دووکمان مرۆڤین، هەردوو ڕێگەزەکە. وە تێڕوانینی کۆمەلگا و تێڕوانینی ئێمەش بۆ بابەتی ژن دەبێت تێڕوانینێک ڕوئیەکی پیاوانە و نێرانە نەبێت، دەبێت تێڕوانینێکی مرۆڤانە بێ. وەکو مرۆڤ تەعامل لەگەڵ یەکتریا بکەن. پێم وایە کۆمەلگایی تر ئێمە قسەمان لەسەرەوە نابێکە ئایا ژن پێگەی هەبووە یا ڕۆڵی هەبووە یا ڕۆڵی هەیە و پێگەی نییە. کاک لەتیف، تا چەند ڕۆڵی ژن لە ڕاگەیاندنی کوردیا ون کراوە؟ ئایا سنتەرەکانی جێندەر ئەتوان ئەم ڕۆڵە بۆ ژنان بگەڕێنەوە؟ لە ڕاستیدا خۆی پرسیارەکە دەمێت بە دوو ئاراستەی بەرەنشێکەوەی کە لەسەر ئەگەر قسەمان لەسەر پێگەی ژن بێ یا دیاربوونی ژن بێ لەسەر شاشە لەسەر شاشە بوونیان هەیە، بەڵام ئەوی لە پشتی شاشەوە چۆن ئەتوانن کاریگەریانە بێت لەسەر ئەسڵەن بەڕێوەبردننی استراتیژ و بەرنامە و پلانی کاری کەناڵەکان یا میدیا. ئەگەر ئەمە قسەمان لەسەر ئەمە بێگومان من دەتوانم بڵێم نەخێر، لەبەر من بۆ خۆم ڕۆژنامە نووسمەوە ساڵانێکی زۆرە بەوردی ئاگاداری و بارودۆخە ڕەنگە نەیانتوانی وەکو پێویست خاوەنی استراتیژ و ڕویا و دنیابینی خۆیان بنوە دنیابینی ژنانە و دنیابوونی ڕێگەزی مینە لە ناو کۆمەلگەدا لە ڕێگەی میدیاوە ڕنگ بداتەوە. بۆیە کارکردن یا هەنگاوەکان بە ئاراستەوەی کە ژن لە ناو شاشەدا ڕۆڵی هەبێ دیار بن. بەڵێ ئەمانەمان کردووە، بەڵام وەکو وتم لە پشتی شاشەوە پێویستمان بۆیە کە کۆمەڵێک کاری تری بکەین تا بەڕاستی و بە حەقیقی ژن بتوانێت دنیابینی خۆی وەڕێی خۆی لە ناو کۆمەلگەشدا لە ڕێی میدیاوەش ڕنگ بداتەوە. کاک لەتیف، وەکو ئێستا ئەیبینین کۆمەڵێک وێنە یاخود کۆمەڵێک هەواڵی ناڕاست لەسەر خانمە میدیاکارەکان دروست دەکرێت، ئەویش بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنتە یاخود ئەکتیڤبوونی پیجەکانیانە چی بکرێت بۆی ئەم دیاردێ نەمێنێت؟ بەداخەوەیانی ئەمە بابەتێکی زۆر گرنگە. لە ئێستادا ئەمە ساڵانێکی زۆرەوەی کە دەبینین نەکەر لە ناو میدیا و هەندێک کەسی ئەم کارە بکە، تەلەڤیزۆن هەیە یا کەناڵ هەیە بۆ خۆی ئیش لەسەر ئەماکە کە بابەت و کەیس و پرسی بابەتی کۆمەڵایەتی یاوانی کە پەیوەندیان بە بابەتی ژنەوە هەیە وردە وردەوای لێ بکەن ناشرینی بکەن. ئەمەش لە بێگومان بەشێکی پەیوەندی بۆیە کە بۆی بتوانن لیڤڵی بینین یا ڕانکی تەلەڤیزۆنەکانیان یا بینینەکانیان بەرز بکەنەوە، جگە لەوەی کە لە ناو تۆڕە کۆمەڵاتەکانیش بە هەمان شێوەن بابەتە بۆتە بابەتێکی گەرم کە بەڕاستی کە بەشێکی بۆتەوەی کە کێشەی گەورە بۆ خودی پرۆسەکە کە ئێمە قسە لەسەر مەسەلەن سنتەری جەندەریەکەین یا یەکسانی جەندەریەکەن لە کۆمەلگەدا زیانێکی گەورەی پێدەگا بۆی کە وردە وردە ئەم بابەتە بێتە بابەتێکی لاوەکی و خەڵک بە نەوەیەکی تر قسەی لێ بکەن. پێم وایە ئەم کەناڵانە زیە ئەم جۆرە کارکردنە یا ئەم جۆرە لە دنیابینیە بۆ کارکردن لەسەر پرسەکانی ژن یا لەسەر کەیسی ژن. پێم وایە دۆزی ژن یا ئەو قسانی کە ئێمە کردومانە چەند وەختە بە تایبەتی ئەوەی کە مەبەستی
سنتەری جەندەریە یا یەکسانی جەندەریە وردەوردەوای لێ دەکات لە پاکشەکشێکی زۆرابێ. تا ئێستا ڕاگەاندن توانیوێتی چارەسەرێکی ڕیشەیی بۆ کێشەی ژن بکات یا خۆتوانیوێتی کێشەی ژنان بچووک بکاتەوە؟ لە ڕاستیدا ڕێژەیە تەمان دەتوانین بڵێن هەندێک لە میدیا ئەوە هەندێک لە ڕاگەاندن ئەم کارە دەکا بەداخەوەی لە کردو کە بابەتەکە بەرەو ئاراستێکی تر بەرێ، بەڵام هەندێک میدیا شەیە دەیەوێت کار بکەوە دەیەوێت ڕۆڵی هەبێت لە ناو کۆمەڵگەداوە دەیەوێت ڕۆ پێگەیە بداتەوە بە ژن وەکوتم بینینێک یا ڕۆیەکی نێرانە نەبێ بۆ ژن و وا بکە ژن خۆی پێگەی لە ناو کۆمەڵگەدا لە ناو کۆمەڵگەدا و لە کای جیاوازەکانە لە پرسی ئابووریە لە پرسی سیاسیە لە هەموو بابەتەکانی ترا ئەو ڕۆڵی هەبێت کە لە ناو کۆمەڵگەدا پێویستەکە بیبینێ وەکوتم وەکو مرۆڤێک بتوانێت کاریگەری خۆی لە ناوە نەخشی خۆی لە ناو کۆمەڵگەدا بگۆڕدێ. بۆیە ئەم جۆرە لە کارکردنێنە میدیا بەداخەوە پێم وایە پاشەکشێکی زۆر بە خودی قەزیەکە دەکات خودی دۆزەکە دەکات دەبێت میدیا خۆی لەمە زۆر وریانەتر و هەستیارانەتر مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەکە چووکە ئەوەی کە ئێستا میدیایکە لە ناو پرسەکانی ژنە لەسەر پرسەکانی کۆمەڵایەتی پێم وایە کارێکی زۆر خراپ دەکاوە هەڵەیەکی گەورە دوجار ڕەنگە بە زیانی خودی میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆشی بشکێتەوە. دەستخۆش سپاس. بەڵێ بەڕێزان بەردەوامین لە ڕووماڵی یەکەمین سمپۆزیومی بە هاوبەشی سەنتەرەکانی جێندەر لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان. ئێستاش میوانداری دکتۆر شاڵاومان کردووە. بەخێر بێ دکتۆر. دکتۆر وەکو ئەبینین لە بواری یاسادا خادمانی دادوەرمان زۆر کەمە. ئەمە هۆکاری ڕێگری پیاوەکانە یاخود کۆمەڵێک هۆکاری تر هەیە ناتوان خادمان بگەن بەو ئاستە؟ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم و پیرۆزبایی بەستنیم سیمپۆزماکە لە هەردوو سنتەری جەندەرناسی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان سلێمانی سەبارەت بە پرسی بەشداری ژنان لە کایە جیاجیەکانی ژیاندا بەگشتی بەڕاستی پرسێک ئێستا جێی سەرنجە لەسەر ئاستی هەموو جیهان. یەکێک لەوانە بەتایبەتی ڕێکخراوی یەکگرتووەکان کاری جدی بۆ کردووە لەوانە لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش کە بەشێکە لە ڕێکخراوی ئەنجومەنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بڕیارێکی دەرکردووە لە ساڵی 2000 ئەویش بەوەی کە پێویستە ئافرەتان هاوبەش بن نەک بەشدار بن کاڵم بەشدار چونکە بەشدار ئەکرێ بەشدارێکی پاشکۆیش بێ نەخێر ئەڵێ هاوبەشێکی فعلی بن لەگەڵ پیاوانە لە ناوەندەکانی بڕیاردانە لەسەر هەموو ئاستەکان لە ناویشەنە تەبعاً ئاستی یاساییە. سەبارەت بە یاسا بەرکارەکان چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیشا جیاکاریەک نەکراوە لە نێوان ڕەگەزی نێر و مێدا سەبارەت بەهۆی ئایا پۆستەکان وەربژێت بگرە لەسەر ئاسی دەسەڵاتی یاسادانان ئەوی کە پێوترێت جیاکاری ئیجابی واتە پارێزبەندیە کراوە کە ئەبێ ڕێژەیەکی دیاری کراو لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرایەتەکان چ لەسەر ئاستی نێو لەسەر ئاستی پەرلەمان بیا لەسەر ئاستی ئەنجومەنە خۆجیەکان بێ ئەبێ ژمارەیەکی دیاری کراو ئافرەتان بەشدار بن. ئێستا ئەچینە لای پانێڵی یەکەم کە تایبەتە بە پرسی ژن لە ناوەندەکانی بڕیاردا بینەرمام. بەڕێزان ئامادەبوانی یەکەمین سمپۆزیۆمی هاوبەشی زانکۆی تەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان سلێمانی بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. هەڵبەتە بابەتی بەشداری ژنان لە ناوەندەکانی بڕیاردا بابەتێکی گرنگە و قسە و باسی زۆر لەسەر دەکرێت لە سەرجەم ناوەندەکاندا. وەک معلومی لای جەنابتانە لە عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی بەو پێیی کە ژنان بە هەوڵ و توانۆ و ماندووبوونی خۆیان و لێهاتووی خۆیان یاخود بەهۆی یاسا بەرکارەکان بێت کە کاری پێکرێت لە عێراق یاخود لە هەرێمی کوردستاندا توانیویانە بگەنە ناوەندەکانی بڕیار. دەبینین لە دەسەڵاتی یاسادانان لە دەسەڵاتی جێبەجێکردن لە دەسەڵاتی دادوەری ژن بوونیان هەیە و خاوەن بڕیارن. بەڵام ئەوەی جێی باسە و پێویستە گفتوگۆی لەسەر بکرێ ئەوەیە کە ئایا ڕێژەی بەشداربووانی ژنان لە ئاست تموحی کۆمەڵگادایە یاخود لە ئاستی تموحی توێژی ژنان بە شێوەیەکی تایبەت لە ئاستی تموحی ئەواندایە ڕێژەی بەشداربووەکان. دوو ئایا ئەو ڕۆڵەی کە دراوە بە ژنان ڕۆڵێکی کارایە ڕۆڵێکی حەقیقیە یاخود تەنها ڕۆڵێکی ڕووکەشە و تەنها بۆ ئەوەیە ژن بوترێت بەشدارە لە ناوەندەکانی بڕیارداندا. سێەم ئەو یاسا بەرکارانەی کە ئێستا کاریان پێدەکرێت و جێبەجێ دەکرێن لە هەرێمی کوردستاندا
توانیویانە ژنی سەرکردە پێک بگەن و بیان گەێنە ناوەندەکانی بڕیار ئەم بابەتانە و چەند بابەتێکی تریش پەیوەندیدار بە پرسی بەشداری ژنان لە ناوەندەکانی بڕیاردا میوانداری هەردوو بەڕێز خاتو ئەمەلخان و خاتو پەیمان عیزەدین خاتو ئەمەل ئەندامی ئەنجومەنی ناوەندی ئەندامی ئەنجومەنی خانمانی هەرێمی کوردستانە و خاتو پەیمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە پێکەوە گفتوگۆیەکی چڕ و پڕ لە ماوەیەکی دیاریکراوە دەربارەی ئەم بابەتە ئەنجامێن. سەرەتا ڕووی دەمانەکەینە ئەمەلخان و دەپرسین لێی ئەمەلخان بەپێی جەنابەت کە کەسێکی چالاک و کەسێکی دیار لە بواری داکۆچیکردن لە مافەکانی ژنان و ئێستا جەنابتان ئەندامی ئەنجومەنی خانمانن تا چەند ڕۆڵی ژنان هەڵ ئەسەنگێنن و ئێوە ڕازین بەو ڕۆڵی کە دراوە بە ژنان لە ناوەندەکانی بڕیاردا و تا چەند کەسانی شیاو نێراوەتە ناوەندەکانی بڕیان بەسمان ژنانە تەواان و پرسیارێکی تریژ ئەگەر بکرێ جوابەکەیمان دەستکەوێت ئایا زانکۆکان تا چەند توانیویانە ژنی سەرکردە پێ بگێنن و ئەو نایەکسانی کە لە نێو کۆمەلگادا هەیە لە نێوان ژن و پیاودا نەیهێڵن. سەرەتا پرسیاری ئەوە لە من کرا بەر لەوەی بچمە پرسیارەکە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و شەهیدانی ڕێگای ئازادی سەری ڕێز و نەوازش بۆ ئەو ژن و کچانێک کە شەون و خۆنیان کرد بۆ سەرخستنی هەموو شۆڕشەکان و قوربانی گەورەیاندا بۆ ئازادی و سەربەستی بۆیە ومێ دەکەم کە ئەو قوربانی کە داویانە و ئەو خەبات و تێکۆشانەی کردویانە ومێ دەکەم مانگەکانی ئازار لەگەڵەوەی مانگی خۆشی و ناخۆشین مانگی خۆشیەکانن کە ڕاپەڕین و ئازادی و سەربەستی بەدی هاتووە بەشێکی مانگی ناخۆشیەکانیشە نەک لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش چونکە 8 مارس جەژنی ژنان نییە بەڵکو ڕۆژی سووتانی 129 ژنە لە کارگەکانی ئەمریکا ڕۆژی جەختکردنەوەیە لە مافە مەدەنی و سیاسی و ئابوووریەکانی ژنان لە جیهانە بۆیە لە 8 مارسا ئێمە جەختەکەینەوە لەوەی کە دەبێ ژنانی کوردستان و جیهان بگەن بە مافە سیاسی و مەدەنی و ئابووری و هەتا دوایی و ئەمە بە قسە نایە ئەمە بە دروشم نایە بەتەنها ئەمە بە گۆڕینی سیاساتیت ئەمە بە گۆڕینی کەڵتوریت ئەمە بە گۆڕینی هەموو ئەو با بڵێن استراتیژیانەتی بە هەموو بە گۆڕینی ئەو عادات و تەقالیدە چەوتانەی کە بەرۆکو یەخەی تاک بە تاکی کۆمەڵگای گرتووە بۆیە کاتێک کە پرسیار لە ئێمە کرێ ئایا ئاستی بەشداریکردنی ژن لە باشووری کوردستان هەڵبەتە ئێمە باسی ئاستی جیهانی ناکەین بەڵام باز لە واقعەکەکەین کە خۆمان تیاین بەداخەوە لەگەڵ ئەوەی کە زۆر لێرە و لەوێ باس لەواکەن کە ژنان لە ڕووی بەشداریکردنیانەوە توانی ویانە هەنگاوی گەورە ببڕن بەڵام بە بڕوای من لە ڕووی ڕێژەییەوە ڕەنگە شتێکمان تێپەڕاندە بێ بەڵام لە ڕووی کواڵیتی بەشداریکردنمان و لە ڕووی با بڵێن زهنیەتی کۆمەلگا بۆ پرۆسەی بەشداریکردن هێشتا زۆر لاوازین و کەم و کوڕیمان زۆرە لە ڕووی با بڵێن بەشداریکردنەوە ئەگەر سەیری بەشداریکردنە بکەین من بە حکمی تەجروبەی بەر لە حکوومەتە لە ناو حزبەکەی خۆم و لە ناو ڕێکخراوە دیموکراتیەکانە لە ساڵانی لە نەوتویەکەوە هەتاکو ساڵی ئێستا کە 2019ەیە لە ساڵی 2007 و 2008 بەشێک لە هاوڕێکانم لێرەن شاهدی ئەوادەن لە 2008 ئێمە کۆنفرانسی بەرەو بەهێزکردنی پێگەی ژن لە ناوەندی بڕیار ئەو کات باسمان لە نەبوون و فەراغی ژنە کرد لە موئەسەساتەکانی هەرێمی کوردستان بە حزبی و حکومیەوە بە فەرمی و نافەرمیەوە با بە خێرایی سیرێکی بکەین جگە لە پەرلەمانی کوردستان کە نظامی کۆتای دەستەبەر کردووە ئەویش ئەو نظامی کۆتایە دەڵێ لە 130 نابێ کەمتر بێ ناڵێ نابێ زیاتر بێ دەڵێ نابێ لە 130 کەمتر بێ و لە ئەنجومەنی پارێزگاکانە لە 130 نابێ کەمتر بێ ناڵێ نابێ زیاتر بێ پرسیارەکە ئەوەیە باشە توانیومانە هیچ کامێک لەو پارتە سیاسیانەی کە نوێنەرایەتی لیستەکانەکەن بۆ تەشکیلکردنی حکوومەت و دامەزراوەکانی و لایەنەکانی تر توانیویانە ئەمە تێپەڕێنن تەجاوزی ئەو نظامە بکەن و بیکەن بە 140
لەو کاتێک کە نظامەکە دەرچووە نەخێر بالمێرساد بۆی دانیشتون نابێت لە سەدا سیەکە وەکە ئەنەما خێرێکە دەدرێ بە ژنی کورد ئەمە لە ڕووی سەدا سیەکەوە باشە هەر ئەو حزبانەی هەڵگری ئەم جۆرە لە پرۆژەن و ئەم پرۆژەیان پەسەند کردووە توانیویانە ئەم پرۆژەیە لە ناو ئۆرگان و موسساتە حزبەکانی خۆیانە تێپەڕێنن نەک لە سەدا سییان جێبەجێ نەکردووە لە سەدا 25شیان تێنەپەڕاندووە کەواتە ئەمە لە ناو ئۆرگانی حزبەکان و ئەگەر لە سەدا 20 هەبێ لە ناو حزبە سیاسیەکانە بە حزبەکەی خۆشمەوە نەیتوانی و ئەمە شۆڕ کاتەوە بۆ ئۆرگانە جیاوازەکانی کە مەڵبەندەکان و لق و ناوچە و کۆمیتەکان و ڕێکخراوەکان و هەمووی تێ بابینە سەر سندیکاکان و نەقاباتی کرێکاری و نەقاباتی پیشەیی کە ئەمانە بەحساب ئەمانە ئەو نەقاباتن کە لە پرۆسێکی دیموکراسیە دێنە بوون و ئەمانە شەڕی دیموکراسی و دەستەبەری مافە پیشەی و مافە مەدەنیەکانەکەن باشە لە ناو نەقاباتە ئێمە چەند ژنمان هەیە کە سەرۆکایەتی ئەو نەقابانەکە و ڕێژەی بەشداریکردنی ژن لە ناو ئەم سندیکایانە چەندێکە باشە بابینە ناو مؤسساتە میدیایەکانەوە لەگەڵەوەی کچان و ژنانێکی زۆر ئازا لە ناو دەستگا میدیایەکانە هەن کە کارەکەن بەڵام سەرۆکی دەستگا میدیایەکانی حزب و ئەهلیەکان و ئەوانەی بە ناوی سربەخۆ بن چنێک توانیویانە ئەمە ڕچەشکێن بن لە گۆڕینی ئەم شێوازە لە حکومکردن بۆیە کاتێک کە باز لە بەشداریکردنی سیاسی ژنەکەین کاتێ باز لە بەشداریەکەین دەبێت ئەو حەقیقەتە تێبگەین ئێمە دەمانەوێت بۆ دەمانەوێت بەشدار بین یەکەم ئەو پرسیارەیە بۆ دەمانەوێت بەشدار بین دەمانەوێت بەشدار بین بۆ ئەوەی ببین بە بەشێک لە عەمەلەی سیاسی دەمانەوێت ببین بە بەشێک لە گۆڕانکاری دەمانەوێت ببین بە بەشێک لە زیادکردنی ئینتاج دەمانەوێت ببین بە بەشێک لە ڕاستکردنەوەی ئەو بەڵانسە نایەکسانەی کە بەو شێوەیە یعنی بەڵانسەکە بەڕاستی ئەوەندە خراپە ئەوەندە ناتەندروستە کە ئینسان پێویستی بە هەڵوێستەیە دەمانەوێت ببین بە بەشێک لە کاراکردنی ژن لە پرۆسەی بە بازاڕیکردنی کاڵا خۆماڵەکان و ژنان کارا ببن لە بازاری کارە کە باز لە بەشداری سیاسیەکەن مەبەستمان تەنها سەرکردایەتی پارتە سیاسیەکان نێ یاخود مەبەستمان تەنها پەرلەمانتاری یان سەرکردایەتی و وەزیری نییە بەڵکو دەمانەوێت لە کۆی پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی کوردستانە بەشێکی و کارکتەرێک و فیگەرێکی کاریگەر بین کاریگەر چۆن دروستە بێ و چۆن دەتوانین ببین بەوە دەبێ ئەو جلە کۆنە پەرستیە کە بەبەری هەمومانەوەیە بە ژن و بە پیاوێەوە دەبێ دایماڵێنین دەبێ فڕێدەین وەختێک کە ئەوە فڕێدەی ئەبێ ڕەنگ بداتەوە لە ئاکارت لە ڕەوشتت لە سیاساتت لە بەرنامەکانت و ببێ بە بەشێ لە ڕەوشتی ڕۆژانەی تۆ یەکەمین هەنگاوت دەبێت لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەیت دەبێت لە ناو مجتەمع دەست پێ بکەیت دەبێت لەسەر شەقام ئەمە ببینی دەبێت لە ناو کایی سیاسی لە ناو شوێنە گشتیەکانت ببینی بۆ ناتوانین پێشکەوین بۆ ژنان ناتوانن لە ناو عەمەلی سیاسی کارابن وەکوی کە دکتۆر زانە ئاماژەی پێدا لەبەرەوەی تۆ داوا لە ژنەکەی وەکو پیاو لە ڕووی لێهاتوویی لە ڕووی کارکردنەوە لە ڕووی تواناکانیەوە زیاتر بێ کەمتر نەبێ بەڵام کە کاتێک سەیری ژینگەی کۆمەڵایەتیەکەی کاتێک کە سەیری ژینگەی سیاسیەکەی کاتێک سەیری بیرکردنەوە و تێڕوانینی کۆمەلگا بۆ بەشداری سیاسی ژنەکەی تۆ یەک دنیا کە هاوڕێم پەیمانخان ئاماژەی پێدا لەمپەری گەورە لە بەردەممانەیە وەلایەنێکی تر ئەوەیە لە کاتێکی بەشداریکردنی سیاسی ژنان دووبارە بەڕەگەزیە کرێتەوە سیاسەتکردنیان واتە وەختێک کە ژنێکە بێتە سەرکردایەتی وەختێک ژنێکە بێتە پەرلەمانتار وەختێک ژنێکە بێتە ئەنجومەنی پارێزگا یەکسەر ئەو دەستنیشانەی بۆی دەستنیشانەکەن تۆ دەبێ لە لیژنەی ژنان و کۆمەڵایەتی و پەروەردەبی چونکە تۆ کارکتەرێکی کۆمەڵایەتی زیاتر بەم ئاڕاستەی ئەڕۆی ناچیتە جانبەکانی تری بۆیە هێشتا مەفهومی تێگەیشتنی بەشداری سیاسی لە کۆمەلگای ئێمەیە کامڵ نەبووە یاخود تێگەیشتنێکی تەندروستمان نەبووە بۆ ئەم پرۆسە گرنگە و لایەنێکی تری ئەوەیە کە باز لە بەشداری سیاسیەکەین مەبەستمان نییە کە خودی ژن وەکو کارکتەرێک وەکو ڕەگەزێک بچێتە ئەوێ بەڵکو دەمانەوێ بەشێک بین لە داڕشتنی سیاسات
بەشێک بین لە داڕشتنی استراتیژیات و بەشێکیش بین لە دروستکردنی بڕیار ئەو بڕیارانەی ئەو بڕیارانە ناکات تەنها بە خزمەتی دۆزی ژنەکات بەڵکو ئەو بڕیارانەی کە پەیوەستە بە مافە مەدەنی و سیاسەکانی تاک بەگشتی و دەمانەوێت چەمکی هاوڵاتی بوون بەگشتی پەیڕەوکەین و ئەمە بخینە بواری جێبەجێکردنەوە و بواری کردداریەوە لە ناو پەرلەمانی کوردستانە و وەکوتم لە ئەنجومەنی پارێزگاکانە ئەمە لە سەداسی دەستەبەرکراوە بەڵام نەتوانراوە لە ئۆرگانەکانی دەسەڵاتەکانی تری هەرێمی کوردستانە دەستەبەر بکرێت پاسا و بیانۆی سیاسیەکانی ئێمە یاخود بەشێک ئێمە طبعاً کە ئەڵێین پیاوان هیوادارم هەموو ئەو هاوڕێ و هەواڵ و برایانە لێمان عاجز نەبن مەبەستمان دەسەڵاتی سیاسی ڕەگەزیە نەک خودی پیاو وەکو مرۆڤێک بەڵکو دەمانەوێ کۆی سیستمی حکومڕانی بخینە ژێر ئەو بەرپرسیارەتەوە کە دەبێت گۆڕانکاری بکات ئەم گۆڕانکاریەش بە هاوڵاتیەکی پیاویان ئاسایی دروست نابێ بەڵکو کێ ئەم گۆڕانکاریە دروست دەکات کی ئەم گۆڕانکاریە بەرهەمەهێنێت سەرکردایەتی سیاسی پارتە سیاسیەکان پەرلەمانتارانی کوردستان و ئەحزابی سیاسی و ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندە سیاسی و کۆمەڵایەتیەکانی کە هەیە و ڕێکخراوەکانی مجتەماعی مەدەنی کاتێککە باس لە بەشداری ئەم بەشداریکردناکەین دەمانەوێت گۆڕانکاری ڕیشەیی جارێ بکەین دواتر ئێمە ئەو کاتە سەرنج و گلەیەکانمان لەسەر ئەوە بێت کاتێککە باز لە ژینگەی کۆمەڵایەتیەکەین ژینگەیەکی بەڕاستی ژینگەیەکی خراپمان هەیە ژینگەیەکە کە پڕێتی لە توندوتیژی ژینگەیە کە پڕێتی لە ناو ناتۆرە ژینگەیە پڕێتی لە تەحەڕۆژ هەراسانکردن ئیستیغلالکردن و دەستبردن بۆ کۆمەڵە حاڵەتی ناتەندروست کەوا ئەکات ژنان و کچان ناتوانن بە ئارامی بە تەندروستی کاری سیاسی بکەن لە باری ئابووریشدا هەڵبەتە باس زۆر ناکەین بەڵام لە کەرتی تایبەتە کە بەپێی دوایین ئاماری دەستەی ئامار و وەزارەتی تەختیت و بانکی نێودەوڵەتی لە سەدا یەک کەمتر ژنان لە بازاڕی کارن و لە بارەکانی تریشە ئاماژەم پێدا کە پۆینتە من تەنها دوو شت باسەکەم چونکە ئاڵێ 2 دەقەت ماوە هەرچەنە کاتەکە زۆر کەم بوو بەپێی لە 2015 بەپێی ئومەمی متحیدە بەپێی تەقاریری ئومەمی متحیدە ئەڵێ چی ئەڵێ لە کۆی ینی بەشداری سیاسی ژن لە پەرلەمانەکانی دنیاە نەک پەرلەمانی تەنها کوردستان لە سەدا با بڵێن لە ساڵی 95 لە سەدا 11.3 بووە بەڵام هەتاکو 2015 تەنها توانیوێتی بگاتە سەدا 22 یعنی کەواتە گۆڕانکاریەکان ئەوەندە هێواشە ڕۆن کە تۆ ناتوانی بگەی بەوەی کە ئامانجت دەستنیشانکردنی ئەوەیە بۆیە من یعنی قسەکە لەسەر ئەوەیە کاتێک کە ئەمانەوێت باز لە بەشداری سیاسیش نەکەین کاتێک داوا لە مؤسساتە ئەکادیمی و پەروەردەیەکانەکەین دەمانەوێت کۆی فەلسفەی حکومڕانی ڕنگ بداتەوە لە پرۆگرام و منهاجی زانکۆکان وەزارەتی پەروەردە و دەستگای میدیایی ڕۆڵی گەورە ببینێ لە ئاڕاستەکردنی تاک ئێمە بەرامبەر بە ئەمانە لە تەناقوزێکی گەورەیان لە هەندێک پرۆگرامی زۆر تەندروستمان هەیە و لە هەندێک بابەتی تر کە بەشێکی مامۆستایان و فێرکارانن بەشێکی میدیاکارانن بەشێکی سیاسیەکانن کە پێچەوانەی ئەوە ڕەفتارەکەن بۆیە خواستی ئێمە یەکسانی بوونەوەی ئەو دوو ڕەگەزەیە لەسەر بنەمای لێهاتووی لەسەر بنەمای شارەزایی و ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەمووان وەک یەکی و ئەو دەرفەتی ڕەخسانە بە قسە نابێ بەڵکو بە بەرنامە و پلانە بێ و ئومێدەکەم یەک دقە ئومێدەکەم کە چیتر ژنانی کوردستان چونکە ژنان و پیاوان و کوڕان و کچانی کوردستان شایستەی زیاترن و شایستەی ئێمە شایستەی ئەوەین کە استحقاقمان لە پرۆسەی سیاسی لە بەشداریکردنمان ڕێژەکە تێپەڕێنین و ئومێد دەکەم کێبڕکێکە لەسەر بنەمای لێهاتووی بێ نەک لەسەر بنەمای مەحسوبیەت و منسوبیەت بێت زۆر سپاس. سپاس بۆ خاتو ئەمەل بۆ ئەو ڕوونکردنەوە بۆ خستنە ڕووی چەندین ڕاستی سەبارەت بە ڕۆڵی ژنان لە دام و دەستگاکانی حکومەت لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەڵبەتە بەڕای بەڕێزیان مشارەکەکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیاردا تا ئێستاش بەپێی پێویست نییە ئەگەر لە ڕووی ژمارەوە تا ڕادەیەک گونجاو بێ بەڵام لە ڕووی چۆنێتیەوە تا ئێستا
نەگەیشتە ئاستی پێویست و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سندیکاکان تەنانەت ئۆرگانەکانی حزبیش تا ئێستا ڕنگدانەوەی مشارەکەیەکی حەقیقی ژنانی تا ئێستا بەخۆ نەبینیوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. دوجار ئەگەر هەر بەڕێزێکیش پرسیاری هەبوو بۆ ئەمەلخان ئەتوانین پرسیارەکانی وەربگرین و بەڕێزیشان وەڵامتان باتەوە. ئێستا ئەچین لای پەیماخان و بە چەند پرسیارێک دەست پێکەین و بەڕێزیشان لە ماوەی 15 خولەکدا وەڵامی هەم پرسیارەکان و هەم ڕابۆچوونی بەڕێزیان بخاتە ڕوو سەبارەت بە مشارەکەکردنی ژنان یاخود بەشداری پێکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیاردا. بەڕێز پەیماخان، تا چەند دەسەڵاتی سیاسی توانیوێتی لە ئاست خواست و ئامانجەکانی ژنان دابێت بە بەشداری پێکردنیان لە ناوەندەکانی بڕیاردا؟ تا چەند ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی توانیویانە ڕۆڵی ژنان بەرجەستە بکەن و پاڵپشتی ژنان بن لە گەیشتن بە ناوەندەکانی بڕیار؟ تا چەند یاسا بەرجەستەکراوەکان، یاسا جێبەجێکراوەکان و کللتوری کۆمەڵگا ڕۆڵیان هەبووە لە پێشخستن یاخود دواخستنی ڕۆڵی ژنان لە گەیشتن بە ناوەندەکانی بڕیار؟ ئەگەر ڕۆڵی باشیان هەیە پێمان خۆشە نمونەمان بیتێ، ئەگەر نا سبب چییە؟ سبب ژنان خۆیانن نەیانتوانیەوە بگەن بەو ئاواتە بگەن بەو پێگەیە یاخود هۆکاری سیاسی و قانونی و کۆمەڵایەتی تری هەیە؟ زۆر سپاس. سڵاوتان لێبێ، زۆر سوپاس بۆ هەردوو زانکۆی پۆلەتەکنیک و زانکۆی جیهان و سوپاس بۆ ڕێکخرانی ئەم بۆنەیە و دەستیان خۆش بێ بۆ هەڵبژاردننی بابەتەکان کە گرنگیەکی بە بڕای من گرنگیەکی زۆری هەیە لە پێشخستنی یاخود تیشکخستنە سەر بەشداری ژنان لە بوارە جیاجیاکانە. دکتۆر بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارانە هەمووی بدرێتەوە بە دەقیقی، من پێم وایە ئەبێ بڕۆینە ناو بربەستەکان. ئەو بربەستانەی هەیە بۆ بەشداری سیاسی ژن بە شێوەیەکی گشتی و ئەو بربەستانەی هەیە بۆ بەشداری کارای ژن لە پارتە سیاسیەکانە و دواتر ئەبێ چی بکرێ بۆ تێپەڕاندنی ئەو بربەستانە کە پێم وابێ وەڵامی ئەو پرسیارانە هەمووی لە ناو ئەو سێتەوەرەیە جێ ئەبێتەوە کە من بابەتەکەم لەسەر داڕشتووە. ببورن بەس بۆ ئەوەی تەرکیزمان هەبێ ڕەنگە ئەگەر ئەو دەرگایەدا بخەن زۆر باش بێت، هەروەکو پێشنیازێک چکە هاتوچۆ و کێشەکان لێەوە دروست ئەبێت. سوپاستانەکەم. سەرەتا ئەمەلخان ئاماژەی بەوە کرد کە بەشداری سیاسی ژن لە چه ئاستێکایە و کێشەکانی چییە و گرفتەکان چییە بە شێوەیەکی گشتی، بەڵام بۆ ئەوی بڕۆینە ناو بربەستەکانیشەوە من هەر پێم خۆشە بە کورتی ئاماژە بەوە بکەم کە بڵێین مەبەست لە هەر بەشداریەکی سیاسی ژن بێت یا پیاو بەتەنیا بۆ ئەوە نییە کە بەشدار بێت لە پارتە سیاسیەکانە، واتە تاکە کەناڵی بەشداری سیاسی پارتی سیاسی وە گەیشتن بە پەرلەمان و ناوەندەکانی بڕیاری سیاسی نییە. ئامانج لە بەشداری سیاسی بەشداریکردنی هەموو تاکێکی کۆمەڵە لە وێنەکردنی یا ڕەسەمکردنی کۆمەلگا لە هەموو بوارەکانی ئیقتصادی، کۆمەڵایەتی، سیاسی لە هەموو ئەو لایەنانەیە کە کاتێکیش ورتر باز لە بەشداری سیاسی ژن ئەکرێ بەتەنیا دیسانەوە بۆ مەسەلەی پاراستنی بنەماکانی مرۆڤ و یەکسانی ژن و پیاو نییە، مەبەست لێی تەواوکردنی پرۆسە و کردداری گەشەکردنی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریە لە کۆمەڵا، چونکە بەبێ بەشداری کاریگەری هەردوو ڕەگەزەکە ناتوانانی ئەو گەشەکردنە هەمەلایەنانە تەواو و تەندروست بێ. بۆیە من لەم کورتەیەوە ئێمە سەر بربەستەکان یەکەم یا ئاستەنگەکان لەبەردەم بەشداری سیاسی ژن بە شێوەیەکی گشتی نەک بەتەنیا لە پارتە سیاسیەکانە دیسانەوە ئەڵێم کە مەبەست لێی بەشداری سیاسی ژنە لە بواری ئابووریە یا بەشداری ژنە لە بواری ئابووریە، بەشداری ژنە لە بواری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە، بەشداری ژنە لە ناو پارتە سیاسیەکانە بە شێوەیەکی گشتی بەشداری ژنە لە هەموو لایەنە جیاجیاکانی ژیانی کۆمەلگایە.
ئەو ئاستەنگانەی کە هەیە چەند ئاستەنگەکەن لەوانە یەکەمیان ئاستەنگە کۆمەڵایەتیەکان، دووهەم ئاستەنگە ئابوووریەکان، سێهەم ئاستەنگە سیاسیەکان، چوارەم ئاستەنگە کەسیەکان. ئەگەر ئەوە بە شێوەیەک لەبەر ئەوی کاتەکە کەمە بە شێوەیەکی گشتی باسی هەموو ئەو ئاستەنگانە بکەین. ینی ئەگەر ئێمە لە ئاستەنگە کۆمەڵایەتیەکانە بەتەنیا لەسەر ئەوە بوەستین کە تێڕوانی نیزاڵ بۆ بەشداری ژن یا بۆ بوونی ژن بۆ خۆی، تێڕوانی نیزاڵ تێڕوانی نێک نییە کە چاوەڕوانی لە ژن بکەی کاری گەورە و جددی بکە لە کۆمەلگایە، بەقەدەر ئەوەنەی تێڕوانی نیزاڵ ئەوەیە کە ژیان خۆشکات نەک ژیان باشکات. باشکردن و خۆشکردن دوو شتی زۆر جیاوازە، دوو تێڕوانینی زۆر جیاوازە و ئەوەی واقعە و بەتەنیا لە کۆمەلگای ئێمەیان نییە، زۆرتر لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان و لە کۆی کۆمەلگاکانی کەشات تێڕوانی نیزاڵ بۆ ژن خۆشکردنی لایەنەکانی ژیانە نەک باشکردنی لایەنەکانی ژیان. هەتاکو ئەمەش نەگۆڕێ، ئەم تێڕوانینە نەگۆڕێ، ناتوانی تۆ چاوەڕێی زۆر بکەی لە ژن و ناتوانی دەرفەتی زۆری بخەیتە بەردەم کە چاوەڕوانیشت لە کەسێک نەکرد یا لە تاکێک نەکرد یا لە ڕەگەزێک نەکرد بە ئەکیدی لە بەرامبەریشا ئەویش زۆر جوهدی گرنگ و زۆر هەوڵی تایبەتی نابێت بۆ پێشخستنی لەو بوارە جیاجیانەی کە لایەنەکانی ژیان باش ئەکات. ئاستەنگە ئابوووریەکان نەبوونی ئابووری سەربەخۆی ژنان گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە، هەم لەبەر دەمی ئەوەی کە ژن بڕواتە هەموو ئەو بوارانەی ژیانەوە و هەم تەنانەت لە خودی کارە سیاسی حزبیەکانیشە کە حزب بە ئامانج بگرێ بۆ گەیشتن بە ناوەندی بڕیار. بە نمونە ئەگەر ئێمە هەر هەڵمەتەکانی هەڵبژاردن سیر بکەین، ئەو تواناداراییەی کە پیاو هەیەی بۆ سەرفکردن و بۆ باشکردنی بانگەشەکەی خۆی ژن نیەتی. ئەمە بچووکترین نمونەیە بۆ هەموو لایەنەکانی تری ژیانی ژوایە. ژن ئەگەر با بڵێین خاوەنی داهاتێکیش بێ، خاوەنی لە زۆربەی حاڵەتەکانە خاوەنی سەرفکردنی ئەو داهاتە نییە و ئەگەر خاوەنی سەرفکردنی ئەو داهاتەش بێ ڕوئیایەکی وای بۆ دروست نەبووە بە حکمی پەروەردەکردنی کە داهاتەکەی لە خزمەتی پێشخستنی عەقڵیا سەرف بکات. بۆیە لە نەتیجەیە سەرفکردنی ئەو داهاتە بە سەرفکردنێکی باش هەژمار ناکرێ. بەنسبەت ئاستەنگە کەسیەکانەوە کە ئەمە زۆرتر ئەوەستێتە سەر خودی ژن، ئەوەش حتمەن بەشێکی پەیوەندی بە ژن خۆیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بەو داواکاریەوە هەیە کە لە ژنەوە هەیە کە داواکاری بۆ ژن داواکاریەکە کە خۆی جوانترکە، خۆی خانمتر پیشان بات. بۆیە ئەویش زۆرتر هەوڵەکانی بۆ باشکردنی ئەو لایەنەیە. بۆیە ئەبینی زۆربەی ژنەکانیش هەوڵیان کەمە بۆ گەشەکردن لە بوارە جیاجیەکانە. من ئەگەر بوارەکەی خۆم بواری قانونی سیرکەی ئەوەندەی پارێزەرێکی پیاو هەوڵ ئەیات بۆ گەشەکردنی توانە قانونیەکانی خۆی، زانیاری قانونیەکانی خۆی، ئەوەندە مێینەکان ژنەکان ئەو هەوڵیان نییە، لەبەر ئەوی لە نەتیجەشە تەڵەب زۆر لەسەر لە مجتەمەعا تەڵەب لەسەر زۆر زانیاری ئەو نییە بەقەدەر ئەوەنەی تەڵەب لەسەر زۆر جوانی و زۆر خانومانی ئەوە. لێرەوە من لە دوای ئەم ئاستەنگانەوە بۆ ئەوە ئەچم بۆ ئەو ئاستەنگانەی لەبەردەم بەشداری کارای ژنە لە پارتە سیاسیەکانە، بەو پێیەی کە پارتی سیاسی باشترین و کاریگەرترین با بڵێن دامەزراوەکانە بۆ گەیشتن بە بڕیاری سیاسی. بە ئەکیدی ئەگەر ئێمە سەیرێک بکەین، یعنی بەتەنیا من بۆیە ئەڵێم چونکە زۆر جار ئەوە تەسەور ئەکرێت کە تەعمیم ئەکەین بەتەنیا لە کوردستان وایە. ڕێژەی بەشداری سیاسی ژن بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیاە لە 120 کورسی نوێنەرایەتیەکان پێک ئەهێنێ و لە هەموو لە زۆربەی وڵاتانی دنیاە ڕێژەی بەشداری ژن لە پارتە سیاسیەکانە وەکو ئەندام لە 140 بۆ لە 150 پێک ئەهێنێ. بەڵام ڕێژەی بەشداریان لە بڕیاردان و با بڵێن کەناڵە کاریگەرەکانی حیزبات تەنیا لە 100 پێک ئەهێنێ. یعنی سەیری لەو فارقە زۆر گەورەیە بکەن، لە 150 ئەندامە بەڵام لە 100 ئەتوانێت لە ناوەندی بڕیاری حیزبەکەیا بێ. بۆیە من بە کورتی باسی ئاستەنگەکانی بەردەمی ژن ئەکەم لە ناو حیزبە. یەکەم ئاستەنگ کە بەرەو ڕووی ژن ئەبێتەوە
دیدی پیا و سالارانەی ناو پارتە سیاسیەکانە مرج نییە ئەم دیدە بە تەنیا پیا و بەڕێوەی ببە ڕەنگە بەشێکی ژنیش لە ناو پارتە سیاسیەکانە هەمان دیدی پیا و سالارانەیان هەبێت کە مەبەست لە پیا و سالارانە تەهمیشکردنی ڕەگەزێکی دیاری کراوە لەسەر ئەساسی ڕەگەزی مێینە کە ئەمە یعنی ڕەنگە نمونە زۆر بێت ینی هەموو ئەوانی کە لێرە دانیشتون زۆربیان بە جۆرێک لە جۆرەکان ئاشنایەتی یان نزیکایەتیان هەیە لە پارتە سیاسیەکان و ئەوە وازەحە کە چۆن ئەو دیدە ئەوەی کە باسم کرد بە شێوەیەکی گشتی دیدی خۆشکردنی ژیان لەناو بەنسبەت ژنەوە لەناو پارتە سیاسیەکانیشە هەیە یا جوانکردنی سیمای پارتەکان هەیە. ئاستەنگێکی تر زۆر بایەخ نەدانی پەیڕەوی حیزبەکان بە شێوازی گەشە پێدانی ژنان واتە ڕاستە باس لەوە ئەکەن کە یەکسانی بینی ژن و پیا و ئەمانە لەم دروشمانەیە کۆ ئەبێتەوە بەڵام پەیڕەوەکانیان بەشێکی تەرخان نەکردووە بەوەی کە چۆن ئەم پارتە گەشە پێدانی با بڵێن هەمەلایەنەی ژنان ئەکات لە ناو حیزبەکەیە بۆیە ژنانی ناو حیزبەکانیش لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان ژنانی ناو حیزبەکانی ژوەکو پیاوەکان دیسانەوە ئەکەونە ململانی حیزبی ڕەنگە بۆ هەر لە نەتیجەیە بۆ پیاوێک بێ واتە لە تەکەتولی پیاوێکا بێ بۆ سەرخستنی ئەجەندای پیاوێک بێ نەک ئەوەی کە چی بکرێت بۆ پێشخستنی نەوعی ژن لە ناو ئەو پارتەیە. بربەستێکی تری گەشە نەکردنی ژن لە ناو پارتە سیاسیەکانە خراپی پەیوەندی ژنانی ناو پارتەکان و خراپی پەیوەندی ژنان لەگەڵ ژنانی پارتەکانی ترا کە ئەمە کاریگەریەکی گەورەی دروست کردووە لەوەی کە هێزێکی تۆکمە و هێزێکی کارا دروست نەکەن بۆ جەختکردن یا بۆ ناچارکردنی پارتەکانیان بۆ دانانی پلانی گەشەکردنی ژنان لە ناو پارتەکانە. من لە دوای ئەم بربەستانەوە ئێمە سەر ئەوەی کە ئەبێ پارتی سیاسی چی بکات بۆ ئەوەی کە ئەو بربەستانە تێپەڕێنێ. خاڵی یەکەم ئەوەیە کە چارەسەرکردنی بابەتی یەکسانی نێوان ژن و پیا و لە ناو پەیڕەوی ناوخۆی پارتەکانە. بەتەنیا طبعا مەبەستم لەوە نییە کە بەتەنیا بە دێڕێک ئیشارەت بەوە بات کە ژن و پیا و لە ناو ئەم پارتەیە یەکسانن و ئەتوانن هەموو دەسەڵاتەکان بگرنە دەست. مەبەست لەوە تەرخانکردنێتی ئیقرارکردن بە یەکسانی ژن و پیا و لە هەموو جونگەکانی دەسەڵاتە بە دانانی کۆتا. ئێمە کۆمەڵێک نمونەمان لەبەردەمایە لەبەر بە نمونە لە ئەڵمانیا پارتی یەکێتی مەسیحی دیموکرات لە ساڵی 1996ەوە ڕێژەی لە ساڵ 33 بۆ دەستنیشان کردووە بۆ بەشداری ژن لە بەرپرسیارەتی پارتەکەیە نەک لە ناو هەموو کایەکانە لە بەرپرسیارەتیە. لە ئەفریقیا پارتی کۆنگرەی نیشتیمانی ئەفریقی لە جنوبی ئەفریقا لە سەدا 50 دەستنیشان کردووە بۆ بەشداری ژن لە هەموو پێکهاتە هەڵبژێردراوەکانە هەر پێکهاتەیەکی هەڵبژێردراو لە ناو پارتەکانە هەبێ لە سەدا 50 ژن پێکی بێنێت. پارتی کاری ئوسترالی بە هەمان شێوە ئیشارەی بە دانانی ڕێژەیاوە بۆ بەشداری ژن لە هەموو یەکە کارگێڕەکانی پارتەکەیە. خاڵی دووهام بە بڕوای من بەشداریکردنی ڕێژەی دیاریکراوی ژنانە لە کۆنگرەی پارتەکانە. ڕاستە ژن لە کۆنگرەی پارتەکانە بەشدار ئەبێ بەڵام ڕێژە نییە ڕێژەیەکی دیاریکراو نییە کە ئەبێت ڕێژەی یەکسان لە نێوان ژن و پیاوە یا بە پێی ڕێژەی بوونی ژن ئەندامەتی ژن لە ناو ئەم پارتەیە. ئەم پارتە لە 140 ئەندامەکانی ژنە ئەبێت لە 140 ئەندامەکانی کۆنگرەی ژن بێت. مەبەست لەوە چییە کە ئەو ڕێژەیە هەبێت لە ناو بۆ کۆنگرەی پارتەکان. مەبەست لەوە ئەوە نییە بەتەنیا لەوێ بچێ ئیش بۆ ئەو لیستە بکا کە پێش کۆنگرە پێی دراوە. مەبەست لەوە ئەوەیە یەکەم ئەوان لە ناو ئەو کۆنگرەیە زانیاری و ئەبدەیتی تازەی بەسەرچاو زانیاریە سیاسی و با بڵێن توانەکانیان بکەنەوە لە ناو کۆنگرەیە. دووهەم گرنگە لە ناو کۆنگرەیە نەدەوات و کۆبوونەوەی تایبەتی ژنان هەبێ بۆ ئەوەی کە ئەم کۆنگرەی حیزبەکەیان چۆن کار لەسەر ڕێژەی ژنان لەسەر بەشداری ژنان لەسەر باشکردنی پێگەی ژن لە ناو پارتەکەیە بکات. سێهام دروستکردنی بەشی تایبەت بە ژن لە ناو پارتە سیاسیەکانە کە ئەمەش مەبەست لێی پشتیوانیکردنی ژنەکانە بۆ یەکتری پشتیوانیکردنی
بردنە پێشەوەی زۆرترین ژنی بەتوانایە بۆ ناو کەناڵە کاریگەرەکانی ژنەکانیان و پشتیوانیکردنی باشترین کاندیدی ژنە بۆ پۆستانەی کە لە دواترە پارتە سیاسیەکان کاندیدیان ئەکەن بۆ پەرلەمان یا بۆ ناو حکوومەت. من لە کۆتاییە ئەمێ باسەکەم بۆ کۆتایی پێبێنم بۆ لەگەڵ بوونی کۆتا لە عێراق و لە هەرێمی کوردستانە کۆتا نەیتوانیوە ببێتە وەسیلەیەک بۆ بەشداریکردنی کارای سیاسی ژنان. یەکەم لەبەر ئەوەیە کە مەسەلەی کۆتا بابەتێکی سەپێنراوە نەک بابەتێکی باوەڕ پێکراو لەلایەن خودی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە. هەموو شتێکی سەپێنراویش لە دواترە ئەبێتە کارێکی ڕۆتین و خۆ دەرباسکردن و پڕکردنەوەی ئەو لیستانە بە هەر ژنێک و لەگەڵ ڕێزما بەبەستم ئەوە نییە کە کەمکردنەوە بێ بۆ ئەو کاندیدانە، بەڵام مەبەست لێی ئەوەیە کە گرنگ لەبەر ئەوەی سەپێنراوە ئەبێت لە ناو لیستەکەیە هەبێت، نەک ئەوەی کە بەلایەوە گرنگە هەبێت لە ناو لیستەکەیە. دووهەم لەبەر ئەوەی کۆتا یەکسەر لە بەرزترین ئاستەوە دەستی پێکردووە لە پەرلەمانەوە لە ئەنجومەنە خۆجێیەکانەوە کە بەمە تۆ نەتوانیوە لە ناو حیزبەکانە کە حیزبەکان ئەمانە ئەبەنە پێشەوە و لیستیان ئەبێ ژنی سیاسی بەتوانە بەرهەم بێنی و گەشەی پێبەی، بۆیە هەتا مەسلەی کۆتا لە نزمترین ئاستەوە دەست پێنەکە و فرسەتی مشارەکەی سیاسی بۆ ژن و گەشەپێدانی سیاسی بۆ ژن نەڕەخسێ ناتوانرێت بەشداریەکی کارای سیاسی هەبێ. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ پەیمان خان بۆ ڕوونکردنەوەکانی بۆ خستنە ڕووی کۆمەڵێک حەقیقەت. کۆی قسەکانی پوختەکەینەوە لەم خاڵانەی خوارەوە. پەیمان خان لەگەڵ داکۆشیکردنە لە مافە ڕەواکانی ژنان لەگەڵ ئەوەدایە کە ژنان تەنها بەشداری پێکردنیان چڕ نەکرێتەوە لە بەشداریەکی سیاسی، بەڵکو لە هەموو کایەکانی کۆمەلگادا بەشداری پێ بکرێن. باسی لەوە کرد کە ئەو ئاستەنگانە چین کە دێنێ ڕێی ژنان و نایەڵن ژنان بە مافەکانی خۆیان بگەن یاخۆت ژنان بە ناوەندەکانی بڕیار بگەن لە سێ ئاستی سەرەکیە کۆی کردەوە کە ئاستی کۆمەڵایەتیە، ئاستی ئابووریە و ئاستی تاکە کەسیە کە پەیوەندی بە خودی ژنەوە هەیە. دوجار باسی لە مشارەکەکردنی ژنان کرد، بەشداری ژنان کرد لە ناوەندی بڕیاردان لە ناو پارتە سیاسەکاندا کە لە ناو پارتە سیاسەکانیشدا بە هەمان شێوە کۆمەڵێک ئاستەنگ و ڕێگری هەیە ناهێڵێت ژنان بگەنە ناوەندەکانی بڕیار و بڕیار بەدەست بنشان بەشانی پیاوان. کۆمەڵێک هۆکاری خستە ڕوو بەڕێزیان دوجار ئەو چارەسەرانەی بە بۆچوونی خۆی چارەسەرە بەوەی کە ژن بگات بە ناوەندەکانی بڕیار لایەنی کەم لە ناو پارتە سیاسیەکاندا کۆمەڵێک حلول با بڵێن خرایە ڕوو. زۆر زۆر سپاسیەکەین، دەستکانە خۆش بێ. ئێستا نێرای ئامادەبوانی بەڕێز ئەگەر بەڕێزێک بوێ مداخەلە بکات یاخود پرسیارێکی هەبێت. دەستخۆش دکتۆر جانە، وەڵام من دوو تعقیبمە لەسەر قسەکانی و بەڕێزانە. یەکێکیان ئەم دوو بەڕێزات مەسەلەی مشارەکەی سیاسی و مەسەلەی مشارەکەکردنی لە حیاتی عامیان تێکەڵ کرد. منەمێ ڕوونکردنەوەیەک بم بەسەرەوە. مەسەلەی بەشداری سیاسی زۆر وازەحە، بریتیە لە دروستکردن یاخود بەشداریکردن لە ناوەندەکانی بڕیاری سیاسی. بەڵام هەردووکیان ئەم دوو بەڕێزە مەسەلەی بەشداری سیاسیان بەستەوە بە بەشداریکردن لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و واروان نەقاباتی مهنی و ئەمانە پێی ناوترێ بەشداری سیاسی، ئەمانە پێی ناوترێ بەشداریکردن لە حیاتی عامی کۆمەلگا. فلەبەرەوە مەسەلەی بەشداریکردن لە ژیانی سیاسی یاخود قەراری مشکلەی ئافرەتانی ئێمە ئەوەیە کە ئیشکالەتەکە لە بەشداری سیاسیە. گەورەترین مشکلەکە لێرەیە، نەک لەوەی مەسەلەی حیاتی عام ئەوەی کە دەیبینن ئافرەت ئەمڕۆ بینین ڕۆڵی زۆر گرنگیە لە ناوەندی پیشەیی یا ئەوەی پێوترێ مەهەنی یان شتێک کە ڕۆڵی خۆی هەیە. خاڵی دووەم بەڕای من ئەوەی کە پەیمان خان باسێکە مەسەلەی معوەقات لە یەک خاڵی زۆر زۆر گرنگە چڕەکرێتەوە، ئەویش مەسەلەی تەنشیەی سیاسی و اجتیماعیە. گەورەترین ئیشکالی بەردەم بەشداری ژنان یان ئافرەتان لە کۆمەلگای کوردیە ئەوەیە زەمینەی بەشداریکردن نییە، زەمینەی سیاسی نەرەخسێنراوە بۆ ئەوەی ئافرەت ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ لە بڕیاری سیاسی لە ناوەندە سیاسیەکان و هەروەها بە شێوەی گشتی لە حیاتی عامە. و خاڵێکی تریە پەیوەندیدار بە مەسەلەی معوەقاتەوە هەر بە تەبیعەتی ئافرەتی کۆمەلگای کوردی وایە، یعنی زۆر کەس زیان
ئەو حەزوو ئارەزووە بۆ مەسلەی مشارەکەی سیاسی کەمترە بینێ لە پیاو ئەمە شتێکی سروشتیە ئەمە پەیوەندی بە غەبای سیاسیەوە نییە وەکوی چۆن لە هەندێک کۆمەلگاکان هەیە پیاوەکانیش مهتەم نین بە قەزای سیاسیەوە بەڵکو کۆمەلگای کوردی یان ئافرەت لە مجتەمەعی ئێمەیە وا بینرێ وا خوێنرێتەوە ینی کەمتری احتیمامی بۆ مەسلەی سیاسیە بەڵام بۆ مەسلەیەکی اجتیماعی بپێچەوانەوە بۆ مەسلەیەکی قانونی لەوانەیە پەیمانخان بزانێت دەیان و بەشی زۆری ئەو بەڕێزانەی لێرە ئافرەتانەی دانیشتون هەمووی مامۆستای زانکۆن و بەشی زۆریشان قانونین ئەمە دلیلە لەسەرەوەی کە مەسلەی احتیمامدان بە کۆمەڵی بابەتی تر غیری سیاسی مەسەلە ئەوە نییە کە ئەمە زوعفە یان ئەمە جۆرێکە لە ڕێگری لە بەردەم مشارەکەی ژنانە سوپاسانەکەم دەستخۆشیتان لێکم دەستخۆشی لە هەردوو پانێڵستەکەکەم من لە کەوسەر بناوە لە تۆڕی ڕێکخراوی هاوبەشم هەڵبەتە من تێبینیەکەم هەیە بۆ بەڕێز پەیمان خان پەیمان خانیان نەزانم من لەو کارانی کە کراوە ئەو هەوڵانی دراوە لە هەژ بوارێک کابوو بێ بەڵام هەتا ئێستا ئەو لە مەو دواش نازان بەشداری ژنان ئێمە بە ڕێژەیی سێری ئەکرێن یعنی ئەمانێ بەس داتا بێ یاخود فعلەن ئەمانێ ژن بەشداری فعلی بکە ئاستەنگەکانیش وازەح نەبوو بەلای منەوانێ نازانم من دەستخۆشیتان لێکم بەڵام نازانم ئەمێ ژنان فعلەن ئەمانێ بە فعلی بەشداری بکەن یاخود تەنها داتامان ئەوێت بۆ لەوە تا ئێستا کە ئیشکراوە بۆ لەمە دواش دەستان خۆش بن من ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرەتا سپاس و دەستخۆشیم بۆ زانکۆی پۆلێتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهانی سلێمانی و بۆ هەموو بە ڕێزانی کە سپەرشتی ئەم سپۆن زیۆمەیان کردووە و بەشداربووانی بەڕێز و خۆشەویست تا ڕادێک لە هەندێک لە بابەتەکان لە بەشێکیانە نزیک بوون قسەیەکی زۆر لەسەر بابەتی بەشداربوون بەشداریکردنی ژن لە کای سیاسی و هەروەها لە هەڵبژارنەکان بە تایبەتی ئەو ڕێژەی کۆتایی کە دانراوە من نازانم هەردوو لە هەردوو بە ڕێزە قسەیان لەسەر کرد من دەمەوێت ئەو پرسیارە بکەم داخۆ ئەوان کۆتا سیستەمی کۆتا بە کارێکی باش و سەرکەوتوو ئەزانن یان نا و ئەگەر باشە گرنگی پێ بدەن و ئەگەر باش نییە بەدیل چییە بۆ سیستەمی کۆتا وەکو خاتوو ئەمەل کە باسیشی کرد تا ئێستا ئەو لە ساسیە ڕەنگە نەیانتوانی بێ بیکەن بە لە سا سیویەکیش و من پێم وایە ئەوەی کە خاتوپەیمانیش باسی کرد باسی ڕێژەی بەشداربووی ئەندامانی کردووە لە پارتەکانە و کە ڕێژەیان تا ڕادەیەک بۆ نمونە لە هەندێک لە وڵاتان باس کرد لە ساچل بۆ پەنجایە ڕەنگە لە هەرێمی کوردستان لە کۆی پارتەکانە ئەو ڕێژەیە هەر زۆر کەم بێ وەگەوەی لەکە لە بەشداری وەکو ئەندام لە پارتەکان کەمە پێم وایە دەرکەوتنی لە بواری ئابووریش کەمە خۆتەوە جگە لە پارتەکان یعنی من پێم وانە لە هەرێمی کوردستان تا ئێستا چەند ژنێکی زۆر دیار بێکە لە بواری ئابووریە مەسەلەن بازرگان و بازرگانی دیار و بەرچاو بن یاخود لە بواری هەر ئەو بواری کە پەیمانخان خۆی کاریتیاکە بواری پارێزەری یعنی ڕەنگە نازانم خۆزگا ئامارێکی بدایە لە پارێزگای سلێمانی بۆی بمانزانین چەند پارێزەری ژن هەیە و چەند پارێزەری پیاهەیە بۆی بزانن ئەو پارێزەرانەی کە ژن تا چەند دەرکەوتون لە کارەکانیانە خۆشەت نییە بەس لە بواری سیاسیە تۆ دەرکەوی بۆی دواتر ببی بە کاندید داخۆ دەتوانی مەسەلەن ژنێک دەتوانێت لە بواری پارێزەریە دەرکەوێت کەسێک دەتوانێت لە بواری میدیا دەرکەوێت کەسێک دەتوانێت لە بواری بازرگانی و کاندێک کەسانی هەندێکی تریژیان لە بواری ڕامیاری بەڵام پێچێکلیەکان هەمووی بگەڕێتەوە بەشێکی بۆ سیستەمی حکومڕانی بەشێکی بۆ پیاو من پێم وایە هەموو پیاوێک لەسەر کوڕێ ئەرزە هەر نەبێ ژنێکی خۆشەوێ ئەگەر جارجار لاشی دابێ لە ئەو بوارە زۆر خۆش بێ کاگازە زۆر سپاس قسە بکەم باینتان باش دەستخۆشیتان لێەکەم لە ڕاستیدا بابەتەکان ڕاستن زۆربەی قسەکان وایە بەڵام تێبینیم لەسەر یەک دووشت هەیە ئەویش قسەکەی ئەمەلخانە کاڵێ ئێمە لە ڕووی کوالیتیەوە هێشتا لاوازین ئەمەلخان پێم وانیە ژنان لاواز بن لە ڕووی کوالیتیەوە نەخێر لاواز نین دێرکەوتۆ بە ئەزمونە و ژنانەی کە لە بوارە ئیداریەکانە کارگەڕیەکانە کارەکەن زۆر بە دڵسۆزی کارەکەن و ئەو کێشیان نییە خاڵێکی تر هەیە لە ڕووی ڕێژەیەوە شتێکمان تێپەڕانەوە من پێم وایە لە ڕووی ڕێژەیەوە تەنها لە بواری ڕاگەاندنا شتمان تێپەڕانەوە ئەمەش فرسەتێکی زۆری یاوە بۆ ئەو ژنانەی کە لە بواری ڕاگەاندنا کارەکەن کە بچنە بوارەکانی ببن بە ئەندام پەرلەمان بچنە و بوارانەی کە
زیاتر ئیشەکەن ئەمە دوو خاڵن گرنگە کە باز بکرێ خاڵێکی تریش هەیە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەوەی کە بڕیار ئەیە لەوەی کە چۆن ئەو ژنانە بچنە کایەکانەوە زیاتر پیاوانن نەک ژنانن دەستان خۆش بێ زۆر سپاس عفو زۆر دەمەکە داوای کرد بۆ کاک عەدالەت ئەم کاتتان باش ناوم نەریمان مەحموودە خاڵێکی گرنگم بەدی کرد لێرە بە نسبەتی ئەو نسبانەی کە هەیە ئەو نسبانەی کە تەحدید کراوە مینیموم مەکسیمومی تایە 1% بۆ ژن و پیاوە 30% بۆ ژنە بەڵام پیاوی دیاری نەکردووە من تەسەوڕەکەم 100 بێ ئەگە زیاتریش نەبێ یعنی دیارە تەحدید نەکراوە خۆی ئەمە مشکلەیەکە باشە ئەگەر ژن 35 هێنا 5 هێنێرن بۆ ماڵ باشە ئەگەر ژن 25 هێنا 5 بە زۆر ئێنن و دایەنێن لە هەر بوارێک تا بێت ئەمە شتێکی زۆر ناحەقە هەر خۆی لە ئەوەڵەوە بەشیان کردووە خۆ بەشیان کردووە بەڵام ژنەکە گوناهبارە قسە ناکە ئەوە ڕای منە من شتێترم بیرکەوتەوە چالاکی ژن لەم بوارانەی کە باسمان کردی جاب ناکە دووبارەی کەمەوە پیاو بەس یەک شت دەتوانێت بکە پشتگیری ژن بکە با ئەو زوڵم و زۆرەی کەم بکاتەوە بەرامبەر ژن زۆرە بەڵام ژن خۆی بەس خۆی ئەتوانێ لە هەموو دنیا وایە من لە مناڵی گوێم لەوە بۆ ئەڵێ ماف نادرێ بەڵکو ئەسەنرێ سیاسی بێ ئاو حتا لە ماڵ مناڵ ئەگە خۆی هەوڵ نەدا مافی ئەخورێ لەلایەن بەراگەورەکەی بۆ ئەوە من گەرنتی نادەم پیاو مافی ژن بدا ئەو گەرنتیە ناتوانم بڵێم ئەیدا زەحمەتە هیچ کەس نایەوێ حەقی خۆی بفەوتێ و حەزەکە حەقی تریش بخوا ئەمە شتێکی زۆر طەبیعیە مسپاسی بەڕێز دەکەین ئەگەر بکرێ بە کورتی بەڵێ باشە یەک شترم ملاحەزە کرد لێرە ئەمە ڕوونی کەمەوە لێرە نووسراوە پرس ژن لە کایەکانی میدیا ئابووری یاسا ڕامیاری بەڵام شتێکی زۆر گرنگتان لەبیر چووە کارگێری یعنی ئیدارە ژن دوو ئیدارەکە گشتی بەنگ یەکەیە 135 کەسی تایە هەشتای ژنە باشە ئەو بوارەکانتری شەروایە لە ماڵیش شتی لە ماڵیش خزمەتەکە حتا لە وڵاتە ئەشتراکەکان دەخلی قەومی ئیشی ژنیاش قیاس کردووە وەکو دەخلی قەومی سوپاس مامبەی زۆر سپاس دەست خۆش بێ کاک عەدالەت زۆر بە کورتی کاک عەدالەت گیان دەستان خۆش بێ لە ڕاستیە لەبەرەوەی دوو مؤسسە ئەکادمیەم بۆنێیان ڕێخستووە باشتر وابوو کە بە وەرەقەی بەحسی لەسەر ئەم بابەتانە قسە بکرێ من پێم وایە پێویست وابوو کە ینی لە کۆتاییە هەندێک ڕاستپاردە هەبووە هەندێک سنتاج هەبووە لە بابەتەکەی هەردوو بەڕێزە یەکێک لەو ڕاستپاردانە ئەوەیە بۆ نمونە ژنان پێویستە بۆی تێبگەن خەلەل لە کوێیە کە بە ئاسانی ناگەنە وەسەتی بڕیاری سیاسی یەکێک لە ڕاستپاردەکان بریتی بووە لە تێگەیشتن لە سیرەی زاتی ژنانی بەناوبانگ لە حەقلی سیاسەتە چونکە ئەمە یارمەتیدەرە لە ڕووی زانستیەوە یارمەتیدەرە بۆی تێبگەی بۆچی ئەم چۆن ئەمانە گەیشتونەتە ئەو پایە بەرزانە ئێمە ناوی گەورەمان هەیە مارگرێت تاچەرمان هەیە مادلین ئۆڵبرایتمان هەیە بۆ نمونە هیلاری کلنتن تێرێزا مەی یعنی ناوی زۆر ئیلە ئاخری سیرەی زاتی خوێندنەوەی سیرەی زاتی ئەمانە گرنگە و مەدخەلی معریفی و ڕەچاوکردنی زۆر گرنگە یعنی بۆ کاتێک تۆ قسە لەسەر مادلین ئۆڵبرایت دەکەی مادلین ئۆڵبرایت 6 زمان نەزانێ یعنی کەسێک کە پایەیەکی معریفی هەیە هەر خۆی ئۆتۆماتیکیان نەیباتە وەسەتی سیاسی ئەمە یەک دوو تێرێزا مەی بۆ نمونە
کەسێکە با بڵێن منازڕێکی سیاسی زۆر گەورەیە لە پەنایەوەشەکە یەکێک لە گەورەترین زانکۆکانی جیهانی تاوکرێت لە زانکۆی ئۆکسفۆردا یعنی تۆ ئەبێ لەم بوارەیە هەندێک دیراساتی مقارن احتیمامی پێبێ بۆی تێبگەی کە هەم بیئەی سیاسی ئەو کۆمەڵگەیانە کە ئەم کەسایەتیانەتیانە هەڵەکەوێ وەکوژن و هەم سیرەی زیاتی ئەم ژانە خۆی چییە تاوەکو تۆ چاوی لێ بکەی بیلەتانی دنیا ئاوا پێشەکەەوە لە ڕاستیە تێگەیشتن لە تەجروبەی گەلانی تر بۆیە ئەکرا لە ڕزمنی بابەتەکان ئەو ڕاستپاردەیە هەبواە کە گرنگە و پێش وایە پێویستەکە هەر خۆی مۆتەمەرێکی لەبارەوە ڕێ بخەی سوەس زۆر سپاس کاکاندات مامۆستا و کاک سەرتیب ماوەن ئەگەر بەس کاک تۆجان داوای نەکەوە بەشداربوونی نا بە خۆشحاڵیەوە کاک سەرتیب و مامۆستا ئەگەر زەحمەت نەوێت بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەیانیتان باش خۆشحاڵم بە خزمەتی مامۆستا بەڕێز و بەڕاستی شادمانیان کردم لە پانێڵێکی وایە مشارەکە بکەم طبعا حەزمە کرد لەبارەی ئاینی ئیسلامی پیرۆزشەوە تۆزێ باسکەن حیزبە ئیسلامیەکان ئێستاکە پرسی ژنیان خواستوەتەوە بۆ خۆیان بەڕاستی یعنی حەق بوو لێرە شتێک باسکەن جارێ خۆی تەبارەکە و تەعالە گەورەترین سوورەت لە قورئانە سوورەتی ئەننیساء حەزمە کرد شتێوا باس بکەن بەڕاستی بتان زانیایە ئەم سوورەتی نیساء بڕۆ لێکۆڵینەوەی لەسەر بکە بزانە ئایا وەکو برادەرە نازەم چەوەی زوڵم لە ژن بە هیچ شێوە گانی ئیسلامی پیرۆز حەز ناکە زوڵم لە ژن بکرێ ئەمە یەک دووهەم شت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بینە سەر حەدیث ئەمانە هەمووی نەسا جارێ پیاوێک کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی یا ڕەسوول الله چێ نزیکترین کەس بە سۆز و بەزەیە بۆ من فەرمووی دایکت دووبارە فەرمووی چێ فەرمووی دایکت سێبارە فەرمووی چێ فەرمووی دایکت لە چوارەم جارە فەرمووی باوکت معنای وایە ژن سێ فەزلی بەسەر پیاوە هەیە احترامن بۆ هەمووتان بۆ ئەوەی بزانن جا یەک شتی کەشەیە قوربان زۆر شتەیە من باس بکەم بەڵام لێرەیە حەزمە کردوەکو وایە تۆزێکش لەو بارەیەوە باس بکەن بزانن کەوا بەس حیزبە ئیسلامیەکان زیاتر لەبارەی چیەوە باسەکەن پرسی ژنانەوە باسەکەن بەڵام لە حیزبە عیلمانیەکانشا بەڕاستی زۆر زۆر احتیمام دراوە بە ژن زیاتر زۆر سپاس بۆ هەموو زۆر سپاس کاک سەرتیب گیان دوام مداخلە بۆ جەنابەت بێت من سەرتیب سکرتێری کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ڕاستیاوی پەمانخان باسی کرد کۆتا قەرارێکی سەپێنراوە لەلایەن پۆڵ بریمەرەوە لە دوای پرۆسی ڕزگاری عێراق لە سا 25 و لە سا 30 لە هەرێمی کوردستانە ئەمە بۆ ئەوەی کە ژن بیسەلمێنێ قەرارەکە نەسەپێنراوە و بە تێگەیشتن ئەبێ بزوتنەوەی ژنان یعنی چیرۆکی ژنانی سەرکەوتو و باشتر پیشاندا لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئایا جیاوازی ئەو ژنەی کە ئەچێتە ناوەندی بڕیارەوە چییە لەگەڵ پیاوەکانە ئایا مەسەلەن لە بواری پەروەردەیە لە بواری کارگەڕیە لە بواری سیاسەتە ئەم ژنە توانیوێتی سوورەیەکی جیاوازتر لە پیاوان بۆ نمونە ئەو شوێنەی کە ژنێک حکومڕان بووەتیایە نیسبەی گەندەڵی کەمی کردووە پرۆسەی پەروەردە باشتر چووەتە پێش تەندروستی باشتر بووە تۆ ئەبێ ئەم جیاوازیە پیشاندەی ئەگەر ناوەکو تەنها پڕکردنەوەیەکی ڕقەمیە بۆ نمونە لە تۆ سەیرەکەی پەرلەمانی کوردستانە لە 130 ژن بووە بەڵام ئەوانەی کە دیار بوون و ڕۆڵیان بینیوە توان بڵێم لە چەند حیزبێکە بە پەنجەی دەست ژمێراون یعنی دیارین کە ڕۆڵیان بینیوە لە لیژانی قانونیە مەبەستم تەنها ئەوەیە پیشاندانی ئایا دانانی ژنێک بە کۆتا ئەبێ تۆ ئەو سوورە بدەی بە کۆمەلگا کە ئەم ژنە توانێت باشتر بکات بۆیە ئێمە تەمیزمان کردووە ئەگەر ناخۆیت کۆتا لە ئەساسا هەمومان نەزانین غەدرێکە لە دەنگدەری جاری وایە مەسەلەن کەسێک 25,000 دەنگی هێناوە ژنێک مەسەلەن بە 2500 دەنگەوە تۆ پرسیارێکیش لەسەر دیموکراسی و مەسەلەن نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگدەران دروستە بێ تۆ حەق تعویزی ئەوە ئەبێ مەسەلەن بڵێ ئەم ژنە باشترە لەمە بۆ ئەوی کۆمەلگاتی بگەوە بە قەناعەت دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان بۆ پرسیارەکانتان ئێستا هەر یەک لە بەڕێزان ئەمەرخان و پەیمانخان لە خلالی یەک خولەک زیاترنا چونکە بەڕاستی ئیشارەتمانەکەن و کاتمان تەواو بووە پانێڵی ترمان بە دوایە هەیە سپاس بە بەشداریکردنتان دکتۆر باسیەوەی کرد کە ئێمە باز لە مشارەکەی سیاسیەکەین
ئەگەر بە مێژووی بەشداری سیاسی مرۆڤایەتی بەگشتی لەسەر ئاسری کۆمەڵگەی نێودەوڵەتی سیرکەی بەشداری سیاسی سەرەتا لە خەباتی نەقابیەوە دەستی پێکردووە و ڕێکخراوەکان و نەقاباتی کرێکاران و لە دنیاە ئەوانە کاریان کردووە بۆ فشار دروستکردن لەسەر پرۆسەی سیاسی بۆی مافەمەدەنی و سیاسیەکانی ئەوە بێ و بە نەتیجە ئەوانن دەنگدەرن کە کۆمەلگایەکی دیموکراسی بەرەمەهێنن بۆیە لە پرۆسەی بەشداری سیاسی ژن جارێکەواتەوە بۆیە بە بڕوای من بەشداری سیاسی نابێت تەنها حەسڕکرێ لە ناو حزبی سیاسیە بێ بە شێوازێکی فراوانتر ئەوکەیت. کاگازات باسی نظامی کۆتای کرد کۆتا بەداخەوە لە عێراق و لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناتوانێت قۆناغەکەی خۆی تێپەڕێنێ بۆ لەبەرەوەی نە کۆمەلگاکە نە موئەسساتی دەوڵەت نە موئەسساتی سیاسی ئامادەییان هەیە بۆی ئەو گۆڕانکاریە ڕیشەیە بکەن لە ذهنیەت و لە کەلتور و لە عادات و تەقالید و لە سیستمی حکومڕانی بۆیە بۆ قۆناغی انتقالی ئێمەش پێمان خۆش نییە هەتایە کۆتا بمێنێتەوە بەڵام بۆ قۆناغێکی ڕاگوزەر بە ضروریە زانین بەڵام دەبێت ینی ئەرزیەت خۆشکێ بۆ ئەوەی هاوڵاتی لەسەر بنەمای لێهاتووی دەنگ بدا نەک لەسەر بنەمای مەحسوبیەت بۆیە وڵاتانی ئەسکەندە نافیا توانیان تەجاوزی ئەوە بکەن لیستەکانیان ئێستا یەک ژن یەک پیا و یەک ژن یەک پیا و بە نەتیجە وەک یەکیان دەستەبەر کرد بۆیە ئومێد دەکەین کوردستانش بەرەو ئاراستەیە بڕوا دکتۆرە مەهاباد مەبەستم کواڵێتی مەبەستم خودی ژن نەبوو مەبەستم کارکردن بوو لەسەر بنەمای کارێک بێ لەسەر بنەمای جۆری بێ نەک لەسەر بنەمای ڕێژەیی بێ واتە قسە لەسەر عەدە دەکرێ ژن بێتە پێشەوە بەڵام هاتنە پێشەوە و زەمینە سازی سیاسی کۆمەڵایەتی ئابووری هێشتا بۆکو پێویست کاری نەکردووە کە ئێمە لە کوردستانە بە سوپاسەوە کە ئێستا وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ ئەنجومەنی خانمان ئەم سنتەری جەندەرەکان کە ئیکاتەوە لە کوردستان ئەوەی کە کاک عەدالەت فەرمووی ئێمە ئەمانەوێ لەسەر بنەمای دراسات و لەسەر بنەمای توێژینەوە بگەین بە دەرەنجامی چارەسەر لەسەر هەموو ئەو بنەمانەی کە هەیە و من بەڕاستی لە مامۆستا نەریمان تێنەگەیشتم کە باسی لە غەدر کرد لە عەدەدەکە ئێمە ئەڵێن بۆ ئێستا دەبێت لە سەدا سیەکە بۆ سەروتر بێ و لە داهاتوشدا وەک یەکی بێدە و کاتە نە ئێمە غەدر لە ئێواکەین نە ئێوەش لە ئێمە زۆر سپاس. ببورن سەرەتا دکتۆر هەڵمەت من حەزەکەم دووشتی وەڵام بەمەوە یەکەمیان ئەوەی کە بەشداری سیاسی بەڕاستی یعنی لە زۆربەی پێناسەکانە بۆ بەشداری سیاسی بەتەنیا بەشداری نییە لە پارتە سیاسیەکان و لە پەرلەمانە بەشداریکردنی تاکە لە گۆڕینی ژیانی کۆمەلگاکەیە لە هەموو بوارەکانە لە زۆربەی پێناسەکانە ئاماژە بەوە کراوە جگە لەوەی کە من قەت پێم وانە زعفە ئەگەر ژنێک نێوێ لە پارتی سیاسیە یا ببێتە ئەندام پەرلەمان نەخێر قەت زعف نییە مەبەست لە بربەستەکان بۆ ئەو ژنانەیە کە بۆ خۆیان ئەیانەوێ بەشداری لە بواری سیاسەتا بکەن ئەندامی پارتێکی دیاری کراوە یاخود طموحی هەیە لە بەشداری لە حکوومەت و لە داڕشتنی سیاسەتی اقتصادیە بربەست لە بەردەمی ئەمانەیە ئەگینا ژنێکی کە نایەوێت ئازادە ئەوێ گۆرانی بێژ بێ ئەوێ شاعیرێکی سەرکەوتوو بێ بە ئەکیدی نەزعفە نەدوا کەوتوویە ئەوە ئەوەی کەوسەرخان کە حتمما ئەبێ بە فعلی ژن بەشدار بێ نەک مەسەلە لە داتا بێت و ئەوەی کە بربەستەکان ڕوون نەبوون بەڕاستی نازانانی لەوانەیە کوردیەکەم بەسکەم چی بکەم ببوورە کاگ ئازاد من شخصی خۆم کۆتا بە باش ئەزانم کۆتا نەک بەتەنیا بۆ ژن و بەتەنیا لە هەرێمی کوردستان و لە عێراقانیە کۆت ئەزام ئەخ پرسیاریان کردووە خۆ گوناحن هەر عیبەیە جوابیان نێیتەوە کۆتا بۆ پێکهاتە کەمینەکانیشە کۆتا تەمیزێکی ئیجابیە لەمەوە هەر وەڵامێکی کاکسەرتی پیش ئێمەوە بە هیچ شێوەیەک غەدر تەشکیل ناکات بۆ غەدر تەشکیل ناکات لەبەر ئەوەی لە ئەساسە بەشداری نەکردنی ژن بەشداری نەکردنی کەمینەکان خۆی لە غەدرێکەوە هاتووە کۆتا تەمیزێکی ئیجابیە بۆ ڕاستکردنەوەی ئەو غەدرە بەڵام نابێ هەتاکو و هەتایە لەسەر ئەوە بمێنێ ئەبێ کۆتا ببێتە وەسیلەیەک بۆ ئەوەی کە ژن بە فعلی ئیتر دوای ئەوە پێویستی بە کۆتا نەبێت لە زەمانێکی دیاری کراوە ئەوەی کاک عەدالەت بەڕاستی یعنی من لەگەڵ ڕێزی زۆرم بۆ کاک عەدالەت بەڵام من لەگەڵی نیم
بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو جۆرە ڕاستپاردەیانیم لەبەر ئەوەی ناکرێ تۆ بەبێ بینینی واقعی کۆمەلگاکات ژن ناچار بکەی تێرەزامەی بێ ژن ناچار بکەی هیلاری کلنتۆن بێ لە کاتێکە زۆرینەی پیاوەکانت کە ڕسمی سیاسەتی اقتصادی و سیاسەتی ئیداری و هەموو جۆرە سیاسەتەکان ئەکەن هیچیان تۆنی بلێر نین. هیچیان کلنتن خۆی نین هیچیان ئۆشۆ نین لەبەر ئەوە لە کۆمەلگایەکی وایە ناکرێت ژن ناچار بکەی ئیلا بە مواسەفات و قیاساتێکی دیاری کراوەوە خۆی بباتە پێشەوە لە کاتێکا کە چەندین پیاوی تر بەبێ هیچ مواسەفاتێکە ڕاتە پێشەوە. سپاس. وڵا باجوابێکی ببوورە ئەخیشە مامۆستاگیان ببوورە ئەوەی کە ئەو بابەتی کە جەنابەت باسە کرد هەڵبەتە وڵایی مامۆستاگیان یەکەم تەوەری ئاین لەمەیان نەبوو یعنی لەم بابەتەی ئێمەیان نەبوو ئەگەر هەبوایە بە خۆشحاڵیەوە باسمان ئەکرد بەڵام هەر بۆ ئەوەی یعنی جەنابەت وەڵامێکت دەستکەوت بێ من بۆ خۆم وەکو پارێزەرێک من علاقم بە سوورەتەکانەوە نییە بەڵام خراپترین قانون لە قانونەکانە بۆ ژن قانونی ئەحوالی شەخصیە کە سەرچاوی سەرەکی قانونەکە ئاینی ئیسلامە. سپاس. زۆر سپاس بۆ گوێگرتنتان ببورن لە کاتەکەش تۆزێک لاماندا داوای لێبوردنەکەین. زۆر سپاس.